بەناوی بەرز و بێ هاوتا سڵاوتان لێبێت بینەرانی عزیز و خۆشەویستی پرۆگرامی پەیامی ڕۆژ خۆشحاڵ و بەختەوەرم کام ڕۆژ لەگەڵ هاوکارم شوان لە پرۆگرامی تیمی پەیامی ڕۆژ با کۆمەڵەت سەوەر و بڕگە و بابەتی نوێ و جیاوازەوە هاتوونەتەوە خزمەتتان بە هیوای ئەوەی کە تەواوی بڕگە و بابەتەکانی ئەم ڕۆژمان جێگای سوود و ڕەزامەندیەوەی عزیز و خۆشەویست بێت و بە تەندروستیەکی زۆر باش و با دڵ و دەروونێکی زۆر ئارامەوە بتوانن تا کۆتایی بینەری پرۆگرامەکەمان بن. زۆر سپاس شەیداخان بە ناوی خوای گەورە و میهرەبان ئەم کاتتان باش بینەرانی عزیز ئاسوودە و کامەران و بەختەوەر بن لە پرۆگرامی ئەمڕۆی پەیامی ڕۆژ سێ بابەتی گرنگمان بۆ ئامادەکردوون لە بەشی یەکەمی پرۆگرامەکەمانە لە ساڵیادی وەفاتی زانایەک و سیاسێکی کاریگەری گرنگی کوردستان و ناوچەکە ئەویش مەرحوم جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزنجیە قسە بازە سەر ژیانی کۆسایەتی و وەروە ڕۆڵ و کاریگەری لە بواری بانگواز و کاری سیاسی دەکەین. لە بەشی دومی پرۆگرامەکەشماندا باس لە نەخۆشیەکانی کوک دەکەین دیارە پارێزگاریکردن لە تەندروستی کۆمەڵ بە دیاریکراوی دەموددان پارێزگاریکردنێکی زیاتر و تەرکیزێکی زۆرترێ لەبەرەوەی ڕەنگە با بڵێن زۆرترین مەترسی یا خۆت زۆرترین بەکارهێنان ئێمە لە ڕێگەی دەموددانەکانمانەوە تووشی مەترسی ببن. لە پرۆگرامی پەیامی ڕۆژ لە بەشی سێمیشدا باس لە بەشداریکردنی پزیشکانی کورد دەکەین لە کۆنفرانسە زانستیە جیهانیەکان یاخود نێودەوڵەتیەکان دیارە کۆمەڵی کۆنفرانسی زانستی دەکرێت کە تازەترین پێشکەوتنەکان وەروەها ئەنجامی لێکۆڵینەوە زانستی پزیشکەکانی تێدا دەردەخرێت چەندێک گرنگە پزیشکانی کوردیش بتوانن لەو کۆنفرانسانە بەشدار بن وەروەها لەگەڵ زانستی پزیشکی ڕۆژ هاوشان بڕۆن و زانیاریەکان بێنەوە و لە کۆتاییشدا سوود بە تەندروستی هاونیشتیمانیان لە هەرێمی کوردستان دەگەیەنن. دەستخۆش بەڵە بەڕێزان لەگەڵم سێتەوەرە سەری کێشدا کۆمەڵێک بڕگە و بابەتی دیکەمان دەبێت بۆ تامیشەش سەرەتا دەچینە لای پێشەوە. دووبارە سڵاوتان لێبێ ئایزان لە بەشی یەکەمی پرۆگرامەکەمانە باس لە کەسایەتێکی دیاری سیاسی وەروە ئاینی و کۆمەڵایەتی کوردستان دەکەین کە 8 ساڵ بەر لە ئێستەی تەمەن و لە ڕۆژی 13 ساڵی 2014 وەفاتی کردەویش مەرحوم جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی لە کاتی وەفاتیا
پێشەوای کۆمەڵی ئیسلامی و کات کە کۆمەڵی دادگەری ئێستا دەکات هەڵبەت لە قۆناغەکانی پێشووتری ژیانیشا لە خەباتی شاخ و هەروەها قۆناغەکانی خوێندن و باری بانخواز کاریگەری و ڕۆڵێکی گرنگی بووە بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر سەباح بەرزنجی. کاکتۆگیان زۆر زۆر بەخێر بن. نامانەوێت زامتان بکلینەوە بەڵام 8 ساڵ تێپەڕی و بەڵام هێشتا هەواری خاڵی مامۆستا لە دڵدەرونی هەموو لایەکمانە هەیە و ڕۆحی شاد بێ. پێم خۆشە لە ساڵیادی وەفاتی مەرحوم جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزنجی باوکتانە ئەگەر قسەیەکت هەبێ. سەرەتا بسم الله الرحمن الرحیم. زۆر سپاس بۆ کەناڵی پەیام و ئێوەی بەڕێز کە لە دەرفەتێکی وادا ئەو شەرەفەتاندا بە من کە بەشدار پێش هەموو شتێکە بێ داوای لێخۆشبوون و بەرزی دەرەجات بکەین بۆ گیانی پاکی هەموو زانایانی ئیسلام، زانایانی کوردستان بە تایبەتی باوکی مەرحومم. بێگومان هەندێک کەس کە وەفاتەکەی وەقع و تەئسیراتی زیاترە تا خەڵکی تر. هەموو کەسێک خۆشەویستە لای کەسوکاری، یعنی بێگومان هەر بنەماڵەیە هەر خەڵکێک کاتێکە خۆشەویستێکیان وەفاتەکە کەلێنێک دروستە بێ، بۆشاییەک دروستە بێ کە پڕ نابێتەوە، یاگەر پڕ بێتەوە زۆر بە زەحمەت. بەنسبەت ئێمەوە ینی باوکمان یا کە وەفاتی فەرموو تەنها باوکێک نەبوو، مامۆستایەک بوو، ئامۆژگارێک بوو، کەسایەتێکی دیار و خۆشەویستی ناو خەڵک بوو. تەمەنێکی لە پێناوی ئاینی پیرۆزی ئیسلام و شریعەت و داوە و بانگەواز و خزمەت بە وڵات و بە میلەت سەرف کرده بوو و خەڵکی ژۆک و ئێمە بەڕاستی بەداخ و بە ئەسەف بوون بۆ وەفاتی و هەستمان کرد هاوسۆزی و هاودەردی ئەو خەڵکە چۆن بوو. ینی ئێوە جەنابتان ئەو کاتەش ئاگادار بوون، ینی لە ماوەیەکی زۆر کەمە خەڵکێکی زۆر لە تەشیع جەنازەیە بەشدار بوون لێرەوە تا گوندی سەرگەت، ینی ئەو ڕێگا دوور و درێژە خەڵکێک بەبێ پچڕان ینی بەشدار بوون لە ئەسپەدەکردن و لە دەربڕینی هەست و سۆزە. ئێمە ئەو دیمەنەمان قەت لەبیر ناچێت. ئەو هاوسۆزی و هاودەردی میلەتی کورد لە هەموو پارچەکانی کوردستانە تا خەڵکانی دەرەوە ژەوانەی کەسایەتی دیار و بەرجەستەی جیهانی ئیسلامین لە دوعات و لە کەسانی زانا و دانا هاودەردی و هاوسۆزی خۆیان بۆ دەربڕین. ئێمە ئەوە بوو بەمایی تەسەلا بۆمان، هێنا کۆستێکی گەورە بوو و بۆشایەکی زۆر گەورەی لە ژیانی ئێمە دروست کرد. بەڵام کە بینیمان ئەو لە خانەوادەیە یا لە بنەماڵەیەک نەچووە، بەڵکو لە ئومەتێک و لە میلەتێک و لە تەیار و لە تەوژمێک و تەنانەت لە کوردستانیشە هەموو ئاراستە فکری و سیاسیە جیاجیاکان بەشدار بوون لە دەربڕینی هەست و سۆز و کەسەری خۆیاندا. زۆر ڕاست. ڕۆحی شاد. باسێکی ڕۆڵی مامۆستامان بۆ بکەی لە دروستکردن و دامەزراندنی کاری ئیسلامی لە کوردستاندا. بێگومان ئەو باسێکی وەکوڵی ئۆمقی تاریخی خۆی هەیە لە ڕووی مێژوویەوە. کاتێک کە باوکم بەڕەحمەت بێ هەر قوتابی علومی شەرعی بووە، فەقێ بووە، لەو کاتەوە هەمومی ئەم میلەتی هەڵگرتووە. یانێ کاتێکە لە کوردستانی ئەمدی و ئەودی و خەریکی وەرگرتنی زانستە شەرعیەکان بووە لە تەمەنێکی زۆر سەرەتاییە، لە تەمەنی گەنجێتیەوە تێکەڵی معاناتی میلەتەکەی خۆی بووە. ینی وعی و شاریکی وای هەبووە کە بە بەشێ لە دینداری خۆی بزانێت کە دیفاع لەو میلەتە بکە و دیفاع لە قەزیەی خەڵکی کوردستان بکە و ڕوبەڕووی ناحەزانی ئەم میلەتە بێتەوە کە لەو کاتەیە بریتیەوە لە ڕژێمی پەهلەوی لە ئێرانە و ڕژێمی پانعەرەبیستی ناسیۆنالیستی عەرەبی تونڕەوە لە عێراقا. لە هەردوو قۆڵەکەوە ئەو خەباتی کردووە و ڕۆژێ لە ڕۆژان ئامادە نەبووە کە ملکەچکە سەر شۆڕکا بۆ هەم سیاسەتی پەهلەوی لە کوردستانی ئێرانە و هەم بۆ سیاسەتی ڕژێمی ناسیۆنالیستی عەرەبی. لەو سەردەمەیە دیارە سەردەمی عەبدولسەلام عارف و عەبدوڕەحمان عارف و دوایی بەعسیەکان لەو کاتەوە کە چاوی کردوەوە بیری کردوێتەوە، بیری لەوە کردوێتەوە کە دیفاع لە میلەتە قەزیەکی ئیسلامیە، دیفاع لە میلەتی کورد. بۆیە
بەشدار بووە لە معاناتی میلەتەکەیە، ینی زۆر شتی بۆ ڕەخساوە وازی لێ هێناوە وەکو ژیانی تاکە کەسی، ینی بۆی ڕەخساوە بچێ بڕوانامی ماستەر و دکتۆرا ئەوانە بێنێ، هەم لە مەدینە وەرگی لە شاری مەدینە هەم لە میسر درێژە بە خوێندن بدا، بەڵام لەبەرەوەی خاوەنی مەوقیف بوو ئەو هەڵوێستەی هەبوو کە ئامادە نەبوو هەندێک مستەمسەکات و هەستێ هەندێک مستەلزەماتی درێژەدان بە خوێندن کە ئەو کاتە بۆ حکوومەتی عێراقی تەبەنای خوێندنەکەتی بکردایە، ئەوانش مەرجان هەبوو کە ئەبێ وەلایەکی تەواوی هەبێ بۆ حکوومەتی بۆ حیزب و بۆ شۆڕش و بۆ دەسەڵاتی ناوەندی، بۆیە لەو پێناوە داوازی لەو مەوزوعی هێنا و خەریکی ئەوە بوو کە لەگەڵ کۆمەڵی هاوفکر و زانا و ڕۆشنبیری خۆماڵی خۆمانە بیر لە تەشکیلاتێکی سیاسی بکەنەوە، زۆر باش لە تشکیلاتێکی سیاسی بکەنەوە لە کوردستانە. ئەوە بوو لە 1970 یەکەمین نەواتی تەیارێکی ئیسلامیان دروست کرد بە ناوی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی. ئەم بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی دەستی کرد بە تەنزیم و بە خۆڕێخستن لە شارەکانی کوردستانە، تاوای لێهات لە 1970 باوکم ناچار بوو عێراق بەجێبێڵە کوردستان بەجێبێڵە ڕووبکاتە کوردستانی ڕۆژهەڵات، لەوێش دیسان ڕێگە خۆش بک بۆ ئەوەی یعلانی ئەم بزوتنەوەیە بکرێ و وردە وردە خەڵک ئیلتیحاقی پێوە بکە. لە 1985 جا ئیعلان کرا، 1985 ئیعلان کرا، لە 1970 دوای ڕاپەڕینی جەماوەری لە ناوچەی هەڵەبجە و شارە زۆر و ئەمانە ئەم تەیارە گەورەتر بوو، مجموعەیە زانای وەکو مامۆستا مەلا عوسمان و مامۆستا شێخ سدیق و مامۆستایانی تر، مامۆستا مەلا عەلی، مامۆستا ئەحمەد، مجموعەیەکی زۆر هاتنە ناو مەوزوعەکە و بزوتنەوەی ئیسلامی ڕاگەیەنرا، یعنی ئیعلان کرا بە سیاغەیەکی تر. بەردەوام بوون تا کاتی ڕاپەڕین لە هەموو ئەم قۆناغانەدا بەو هەموو هەوراز و نشێوەدا کە تەیاری ئیسلامی پیاتێپەڕی باوکم هەر بەردەوام بوو و ئامادە نەبوو بە هیچ شێوەیەک مساومە بکات لەسەر ئەم وەزعە. ئۆنسوڕ و پایەیەکی سەرەکی ئەو تەیارە ئیسلامیە بوو تا ساڵی 2001. ئەوە بوو کاتێکە بزوتنەوەی یەکبوونش دروستکرا، ئەو لایەنگرێکی سەرەکی مانەوەی ئەو بزوتنەوەیە بوو، بەڵام لەبەر هەر ئەسبابێک کە ئێستا شوێنی باسکردنی نییە بزوتنەوەی یەکبوون لێک هەڵوەشایەوە. چەند تەیارێکی جیاوازی لێ دروست بوو، لە زیمنیانە کۆمەڵی ئیسلامی دروست بوو، ئەمیش ئەیتوانی یعنی بچێت حیزبێک دروستکە وەکو خەڵکی تر، بەڵام هەمیشە یوت تا دوو حیزب باشترە تا سێ، یەک باشترە تا دوو. لە ئەنجامە کۆمەڵی ئیسلامی کە دروست بوو خۆی و هەموو ئەو کەسانی کە هاو قەناعەتی بوون پیان باش بوو لە سیرەی کۆمەڵی ئیسلامی ئیش بەردەوام بوو تا وەفاتی. ڕۆحی شاد بێ دکتۆر، تەمەمە قسەی من نییە بەڕاستی شایەتی دۆستانی و نایارانی و هاوفکرانی و دژەفکرانیشێتی کە جەنابی مامۆستا لە پاڵ ئەو دیبلۆماسیە بەهێزەی و ئەو زانابوونی و کاریگەری هەیبوو، بێگومان ئەوانەی سیاست دەکەن حەزیان لە پلۆپۆستە و کەسایەتی یەکەمبوونەوەمانەیە، بەڵام دەبینی مامۆستا هەم دەرفەتیشی بۆ دروستە بێ بە قبوڵی هەموو لایەکیش دەکرێت دەکشێتەوە، لە سەردەمی پەیوەندی ئیسلامی دەبێتە ڕابەری پەیوەندی ئیسلامی، بەڵام پۆستەکەی خۆی پێم وابێ دەداتە جەنابی مامۆستا دکتۆر عەبدولەتیف. ئەمە کرێ بڵێن یەکێک لە خاڵەکانی سەرکەوتنی ژیانی جەنابی مامۆستا کە هیچ کات کاری بۆ پۆست نەکردەوە، ئەوەندە ئامانجەکەی گەیاندنی پەیامەکە بووە. بێگومان ئەوەی کە لە نزیکەوە لەگەڵ مەرحومی مامۆستا شێخ محەممەد ژیاوێ ئەیزانی کە ئەم پیاوە خاوەنی قەزیەیە، ئەوەندەی هەدەفی بوو قەزیەکەی سەرکەوێ، هەدەفی شخصی لە مۆزوعەکەیان نەبوو، هەدەفی ئەوە بوو کە ئێمە لە وڵاتێکین پێوتێ کوردستان، ئەم کوردستانە داگیر کراوە، ئەم کوردستانە وەکو خاک و وەکو میلەتیش مەزلوم و مەغدور و مەقهورە. ئەم میلەتی کووردە، ئەم کوردستانە پێویستە خاوەنی کیانی خۆی بێ، خاوەنی کەسایەتی خۆی بێ، کەسایەتی سیاسی، کەسایەتی ڕسمی، کەسایەتی سربەخۆ. لەم پێناوەدا ئەوەی هەموو کەسێک بە فکر و ئایدیا و عەقیدەی خۆیەوە خزمەت بەم قەزیەیە بکە، ئەوەی کە باوەڕی بە شەریعەت و بە عەقیدەی ئیسلامە ئەمە بکا بە ئەولەویەتی کارەکانی کە
ویسایەت و ئاغایەتی بەسەر میلەتەوە نەبێ. هیچ کەسێک بێجگە لە خۆی خاوەنی ئیدارە و ئیرادەی ناو کوردستان نەبێ بێجگە لە میلەتی کورد. ئەمە قەزیەی بوو. یعنی بەڵام کێ خزمەت بەم قەزیەکە ئەو کەسەی بە دوای پلەپۆستەوە نەبێ. پلەپۆست مەسلەیەکی قەراردادی و بڕیاری لەناو خەڵکەکەیە. کێ زیاتر گونجاوە بۆ ئەوەی خزمەت بەم قەزیە بکە، ئایا تاکە کەس بێ یا شورایەک بێ یا خەڵکێکی گونجاو بێ، با ئێمە کار بۆ ئەوە بکەین. بۆیە گەربیری لەوە بکردایەتەوە کە با شخصی یەکەم بم بۆی لوا بوو، چونکە علاقاتی زۆر بوو، ئەمجا بۆعدی نەزەری هەبوو، پەیوەندی زۆر باشی هەبوو، مەقبولێتیشی هەبوو لەناو خەڵکە. بەڵام بۆیە هات حتا کە بزوتنەوەی ئیسلامی ڕاگەیەنرا، باوکم فەرمووی بە ڕەحمەت بێ مامۆستا مەلا عوسمان شخصیەتێکە لە هەمومان ڕیشی سپیترە، ناسراوترە، تاریخێکی قوڵتری هەیە، با ئەو ڕەمزی مەوزوعەکە بێ. با ئەو ڕەمزی مەوزوعەکە بێ. و قەناعەتی بە هەموو ئەوانەی تریش کرد کە ئەمە بێ بێت ببێ بە ئێمە باجوندی بین لە مەوزوعەیە. ئەمە قەناعەتی بوو تا دواهەمین چرکەکساتی ژیانی. بۆ کاتێکیش کە ڕابەری گشتی بزوتنەوەی پەیوەندی ئیسلامی بۆ توانی مەدەل عومر یانی بۆ بەردەوام بێ لەسەر وەزە. بەڵام ئەوێت ئەم پۆستە پۆستی بڕیار قەراردادیە، ینی خەڵکێکە لەناو خۆیانە بڕیارە دەن و نابێ ببێ بە شتێکی وراسی و نابێ ببێ بە شتێکی هەتاهەتایی بۆ کەسێک. ئەبێ هەموو کەسێک دەرفەتی ئەوەی پێ بدرێ لە پۆستە جیاوازەکانە قسەی یەکەم بکە یا کەسی یەکەم بێ. ئەمە قەناعەتی بوو. و ئێستا ئەمە کێشەیەکە لە فکری سیاسی و لە ممارەسی سیاسیە لە کوردستانە بە چاوی سەر ئەبینرێ کە ئەوەندەی خزمەت بە پلەپۆست و تاکەکانەکرێ، خزمەت بە قەزیە ناکرێ، خزمەت بە هەدەف و بە پەیامەکە ناکرێ. ئەوە دەرسێک بوو کە ئێستا ینی بە هەموو تەمەنی باوکم ئیشی بوو ئەوەیە کرد کە قەزیە ببێ بە میحوەر و تەوەری سەرەکی لە ژیانی سیاسی و لە ژیانی کۆمەڵایەتی خەڵکە. کاکسۆر ئاماژەت بۆ کرد کە پەیوەندێکی باشی هەبوو لەگەڵ هەموو کەس و لایەنێکدا. ئەگەر باسێکی ئەو پەیوەندیەمان بۆ بکەین بزانین پەیوەندی چۆن بۆ لەگەڵ لایەنەکاندا. هەر لە مناڵیەوە بە ڕەحمەت بێ کەسێکی کۆمەڵایەتی بوو، ینی کەسێک بوو لە مەجلیسێکا دابنیشتایە جاذبیەتی هەبوو. ینی خەڵکی ڕاکێشا بۆ ئوسلوبی قسەی، بۆ تەرحی، بۆ فکری، بۆ بەرنامی. ینی هەر لە زمانی فەقیەتیەوە تا کۆتایی ژیانی کەسایەتیەک بۆ تەرکیزی کردۆتە سەر خاڵی هاوبەش و ڕوبەرە هاوبەشەکان لەگەڵ تەرەفی بەرامبەرە. و هەمیشە بە دوای خاڵی هاوبەشا گەڕاوە بۆ ئەوەی پردی پەیوەندی و دیالۆگ دروستکە لەگەڵ ئەوی تر. هەمیشە باوەڕی بە میانڕەوی و بە تەفاهم و تەسامح هەبوو. یعنی کەسێک نەبوو کە لەسەر ئەساسی ویستی تاکە کەسی خۆی ڕەتفیعل بنوێنێ کاردانەوەی هەبێ و بڕیارەکانی بۆ ئەوە بێ خۆی بسەپێنێ. بۆیە متەواضع بوو لەگەڵ خەڵکە و قەدری هەموو کەسێکیەگر لە جێی خۆی بە تایبەتی لە کوردستانە. لە کوردستانە وەکو باوکێکی میهرەبان مامەڵی لەگەڵ هەموو کەسەیە کرد، وەکو برایەکی دڵسۆز مامەڵی لەگەڵ هەموو کەسەیە کرد. پەیوەندی لەگەڵ مامۆسایانی ئاینی، شێخانی تەریقەت، لەگەڵ سەرۆک عەشیرەتەکان، لەگەڵ کەسانی ئاسایی، لەگەڵ دەرودراوسێ، لەگەڵ خزم و دۆست و ئەوانەی کە ئاشنای قەدیم بوون و هەوڵیەدا ئەو پەیوەندیانی کە هەیە بەهێزتری کا ڕۆژ بە ڕۆژ و نەیەڵێ لاواز ببێ. بۆیە بەردەوام بیری لەوە کردەوە کە کێ بەسەر بکاتەوە، سەردانی کێ بکە، عەلاقەی لەگەڵ کێ هەبێ، ڤیتۆی لەسەر کەس نەبوو. ینی ڕۆژێ لە ڕۆژان نەمبینی زەم و غەیبەتی کەسێک بکە یا باسی لایەنێکی سەلبی لە ژیانی کەسێکا بکە. هەمیشە لایەنە جوانەکانی لە کەسایەتیەکانە ئەبینی، هەمیشە لایەنی ئەرێنی و ئیجابی ئەبینی. نەزڕەی ئیجابی بووە دەوروبەر. خەڵکی متهم نەیەکرد، یعنی ئەهلی تەکفیر نەبوو، لێوە نەبوو خەڵک بە بیدعەت گوزار و بە فاسق و بەوانە بزانێ. خۆی لە خەڵک باشتر نەیەزانی. دکتۆر ینی ئەکرێ وەڵام من ئەمە ئەیگەڕمەوە، ینی یادگارێکی مێژوویە نامانێ بگەڕێنەوە بۆ کۆمەڵێک مێژووی ئاڵۆزی کوردستان و هێزەکان. بەڵام پێشمەرگەکانی جاران کە یانوت جەنابی مەرحوم مامۆستا شێخ محەممەد ئەوە تەداخلی کریاوە هاتە مەیدانەکەەوە یاوە چوە فڵان شوێنی تریان ئەوەی ساحەتمان کرد هەموو شتێ حەلە بێ. ئەوەندە لێیان ڕادەبین ئەگە بچێتە هەر مەجلیسێکەوە تەنانەت کاتی ناکۆکیەکانی نێوان هێزە سیاسەکانی ناوخۆش لە گەرمەی شەڕا و لە خۆی ڕادەبین و دەچوە مەیدانی گفتوگۆ و بە بەسەرکەوتوی ژەگەڕایەوە. ئەکرێ بڵین لە پشتی ئەمەوە دیبلۆماسیەکی بەرز و عیلمێکی شەرعی باش و زمانێکی پارا و
دووری سیاسیەکی دووربینی هەمی کۆبووبوویەوە لە یەک کەسایەتیان بەڵێ تەڕەفەکان کە کەوتنە کێشە و گیر و گرفت و مرملالێن ناو خۆیانە ئێستا ژوایە ئەگەر دوو جیهەت دوو لایەن شەڕیان بێ و کێشیان هەبێ ئەگەر کەسێک بەبێ غەرەزی شخصی بچێتە ناویانەوە ئەتوانێ بیان گەێنێ بەیەک هەردوو لە قەناعەتیان بۆ باوکم خەسم نەبوو باوکم لە مەوزوعی کێشەکانی کوردستانە وەکو مامۆسایەکی ئاینی ڕاستەقینەوەک و موسڵحێکی اجتیماعی واریدە بوو یعنی مەسلحەتی شخصی لەوا نەبوو کە ئەم سڵحە ببێ نە مەسلحەتی شخصی لەوا بوو خۆی بەوە ئەزانی کە کوردستان ئارام بێ کوردستان شەڕی تیان نەبێ کوردستان ئەوەندە مەحکەم و دامەزراو نەبوو کە تەحملی ئەو هەموو کێشە و گرفتانە بکە بۆیە بەدافعی داکۆکی لە قەزیەی کوردی لە قەزیەی کوردستان داکۆکی لە ئارامش و ئەمنیەتی سیاسی و کۆمەڵایەتی ئەم میلەتە گیانی خۆی بەلاوە هەرزان بووە چۆن ناو مۆزوعەکەەوە وەیتر خەڵکەکەش خۆ خەڵکی وعی و وشیاری هەیە هەردوو تەرەفەکە کە سەیری مۆزوعەکەیانە کرد کە پیاوێک بەو سەروسیما و بەو شێوە و بەو سەنگینی و بەو قورسایی خۆیەوە ئامادەیە بکەوێتە بینیان ئێتر ئەوانیش قەناعەتیان نەگرت کە بێ سوڵحەکە بکەن ئەوەیە یعنی کە کەسێک بوو بەرژەوەندی باڵای ئەبینی و بەرژەوەندی تەسکی نەبوو بەرچاوی تەسک نەبوو و پێی وا بۆم کوردستانە باشی هەموو کەسێکەکە یعنی ئەوەی کە بێ کاری سیاسی بکە پێویستی بەوە نییە دەستکا بە دوژمنایەتی تەرەفێکی تر یعنی وەکو چۆن ئەوانی کە بازرگانە لە ناو بازاڕە هەر کامێکیان بگری مشتری خۆی هەیە تر پێویست ناکە شەڕکا لەگەڵ بازرگانەکەی ترە ئەگەر بکەونە شەڕ و نیزاع لە ناو خۆیانە بازارەکە تێگەچێ و هەمووشیان زەرەرەکەن دکتۆر هەر لەسەر قسەی بەڕێز پێم خۆشە سەرنجیشە لەسەرم بیرکردنەوەی مەرحوم جەنابی مامۆستا بزانین باس لە سیاسەتی کوردستانە کرێ باز لەوەیەکی ئەم جەنابی مامۆستا زۆر دووربین بوو باسیان لەوە کرد ئێمە وەکو هێزێکی سیاسی بابینەوە ئۆپۆزیسیۆن ئۆپۆزیسیۆن فەرموویەتی ئۆپۆزیسیۆن بۆ وڵاتێکی سنوورێکی جوگرافیایی دیاریکرا و دامەزراوەیەکی ڕسمیە بە لێرە هێشتا حیزبەکان حکومداریەکەن ئەبیتە ئۆپۆزیسیۆنی چی یانی هەز ناکەی بەو فۆرمەشەوە هێشتا هەر ئەو دووربینەی لەوە هەوەگەر واقعبین بین ڕەنگە ئەو حکوومەتی ئێستا لە هەرێمی کوردستانە جۆرێک لە جۆرەکانە وەندی باگراوندی حیزبی بەسەرەوەی مؤسسەسی نییە بواری دووربینیەکەی زۆر بوو ینی لە هەشتاکانەوە کە دەستیان کرد بەکاری سیاسی ئیسلامی زۆربەی پێشبینیەکانی دروست دەرچوو زۆربەی پێشبینیەکانی سەبارەت بە ڕوخانی ڕژێمی بەغا یعنی لە ئەوجی قووەتی ڕژێمی بەغایە ڕژێمی سەدامە باوکم قەناعەتی وابوو ئەم ڕژێمە ئەڕوخێ جۆری سیستمی سیاسی دوای عێراقیشی لە بەرچاو بوو یعنی خوای پەروەردگار شەفافیەتێکی پێدا بوو بۆعدی نەزەرێکی پێیا بوو بەرچاوڕوونێکی وای پێیا بوو کە تێئەگەیش کە ئەم وەزعە بەرەو کوێچێ لە بارەی کوردستانیشەوە ئەیوت کوردستان هێشتا سنووری دیار نییە هەر هەرێمی کوردستان بۆ خۆی فەرمو سنووری باشووری کوردستان لەگەڵ عێراقا لەکوێیە حەدی فاسیل لە بینی هەرێمی کوردستان و باقی عێراقا لەکوێیە ئەو مەناتیقانەی کە کێشیان لەسەرە هێشتا ساغ نەبووتەوە کوردستان نەگەشتەوە بە مەرحەلەی دەولە هێشتا نەگەشتەوە مەرحەلەی ستیت هێشتا لە مەرحەلەیەکایە مافەکانی نەسەلماوە مافەکانی نەچەسپیوە باسی مادەی 140 کرد مادەی قانونی ئەساسی یا دەستوری عێراق مادەی 1 و 2 هێشتا نەچەسپیوە ئێستا مادەی 140 هەر ناچەسپی 140 ساڵێوێت تا بچەسپێ ڕاستە ئەمجا باوەڕی وا بوو کە بێ یەک سوپای کوردستانی هەبێ ئەم سوپای کوردستانە ئەبێ بچوایە یەکەم ڕۆژ کە سەدام ڕووخا مەتەرێز و سنگەری لە شاخەکانی حەمری نادانایە هەموو دنیا هەڵسایە ئەمان کەرکووکیان بەجێ نەهێشتایە ئەوی چونکە ئێمە بەڵێ ئەبوو ئەبێ کورد کەرکووکی بەدەستەوە بێ ئەو ناوچانەی بەدەستەوە بێ حتا ئەگەر طرفی مقابل لێت مدعی بێ بڵێ نایە بەدەستەوە تۆ هەیە بەدەستەوە بێ چونکە هەمیشە مووقیفی مدعا عەلەیهی بەهێزە یعنی ئەو کەسی کە لە ناو خانوەکەیە مووقیفی بەهێزتر تا ئەو کەسی داوای خانوەکەیەکە با خەڵک بێن داوامان لێ بکەن با ئێمە مفاوەزەکەین لەگەڵ کەرکووک نەک کەرکووکە بە دەستمانەوەی بەجێی بێڵین ئەم جا ئێمە داوا بکەین با قسەی لەسەر بکەین ینی لە ڕووی قانونی لە ڕووی سیاسیەوە بۆ تێگەیشتێکی زۆر باشیە بوو و لە 1970 کە مناقەشاتی
قانونی ملیسی وەتەنی لە عێراقا کرا تەنها کەسێ بوو کە ڕەخنەی جددی هەبوو ڕەخنەی ئەساسی و جەزری لە قانونەکە گرت و تەنانەت ئەوە بەقوت بوو وەزیری دیفاع وەزیری عەدلی عێراقی و کاتە منذر الشاوی لەگەڵ وەزیری ئەوقاف نوری فەیسەڵ شاهر هەردووکیانی ئیحراج کرد و تەنانەت پەخشی تەلەڤیزیۆنی بەغا وەستا کاتێک ئەم قسەیە کرد بچڕانیان بۆ چونکە قسەکانی ئەوەندە هین بوو ئەیوە دەبێ مەلیسی قیادی سەورە نەمێنە ئیتر کە ئێمە مەلیسی وەتانی دروستەکەین پەرلەمان دروستەکە لە عێراقا نابێ ئەنجومەنی سەکرتایەتی شۆڕش بمێنێ چونکە ئەنجومەنی نیشتیمانی یاخود پەرلەمان ئیرادەی ئەو میلەتەیە کە ئیرادەی میلەتای ئیرادەی شۆڕژگێڕە بێ کۆتایی پێبێ لە قۆناغی دەستوریە جێگەیە بۆ قۆناغی شۆڕژگێڕی نامێنێتەوە ئێستا حتا ئەو قسانەی ئەو بۆ ئێستاژە گونجێ لە کوردستانە ئێستاش تەماشاکەی حیزبەکان بە منطقی شۆڕژگێڕی و کە ئێمە شۆڕشمان کردو و لە شاخا بووین هەموو قسەیەکی خۆیانە سەپێن بەسەرەوە میلەتەیە لە حاڵەکە میلە دەگەر هاتبێتە ناو قۆناغی دەستوری و قۆناغی سیاسی و یاساییەوە ئەبێ ئیتر مەفهومێک بۆ مەفهومی شۆڕژگێڕیە نەمێنێ بێ بڕۆی بەرەو مەفهومی موەسسەسات سوپایەکی نیشتیمانی هەبێ دام و دەستگایەکی ئەمنی نیشتیمانی هەبێ و هەموو شتەکان بێ بەکاری نیشتیمانی و حیزبی تر واز بێنێ لەو منطقەی کە زووتر هەیبووە زۆر ڕاستە کاک دکتۆر هەر لە ساڵیادی وەفاتی مەرحوم جنابی مامۆستا پێم خۆشە وەڵا تۆزێک لە سنوورەکانی کوردستانیش بچینە دەرەوە باز لەوە دەکرێت لە ساڵانی هەشتاکان کە وڵاتانی دراوسێ زۆر یارمەتی هێزە سیاسەکانی هەموو کوردستانیان داوە بەبێ جیاوازی بە تایبەتەوانەی لە دژی حکوومەتی عێراقی بوون بەڵام هێشتا ئەوەندە لە دەرەوە ناسیاو نەبوون هێزی سیاسیمانە بۆ ڕەنگە هەموو بەرەی کوردستانی بەدەستەوە بێ بەڵام لە ئاسی وڵاتانی دراوسێ کەسیەتی یەکەمەکەشی ئەوەندە با بڵێن نەیتوانی بێ نزیک بێتەوە باز لەوە دەکرێت جنای مامۆستا هێندە دیبلۆماسیەکی سەرکەوتوو بوو هێندە قەدر و قیمەت و ڕێزی هەبوو بچێتە وڵاتانی دراوسێ وەکو ئێران یان وەکو تەنانەت تورکیا و باز لە سعودیش دەکرێت کە لە ئاستی زۆر زۆر باڵا بە خێراتنی مامۆستا دەکراوە زۆر خۆشیان دەویست ئەگەر لە سەرنجێکیش لەسەر ئەو بابەتە هەبێ بەڵێ خۆی پەروەردگار حاڵەتێکی پێدا بوو ینی وەکو بڵێ جۆرە بوو لە کاریزما لە شخصیەتە تەرەفی بەرامبەر زۆر بە ئاسانی تەقبول لە ڕێی ئەمیە کرد چونکە ئەم پێشەوەی بچێت لیقا بکە لەگەڵ مەسئولێک یا لەگەڵ کاربەدەستێک دوعایەکیە کرد ینی خوایە ڕەبی اشرح لي صدري ويسر لي أمري واحلل عقدة من لساني يفقهوا قولي يعني خۆی سا کردبووە لە ڕووی ئەمجا لە ڕووی عیرفانی و لە ڕووی لایەنی تەسکیەشەوە هەدەفی شخصی قەت نەبووە لە مۆزوعەکە مەش خاڵی سەرکەوتنی ئەمە خاڵی سەرکەوتنی بووە ئیتیصالێکی ڕوحانیشی هەبوو بەڕاستی لە ڕووی قەلبیەوە یعنی بە ڕۆحی پێغەمبەر صلی الله عليه وسلم یعنی هەستمان پێ کرد کاتێکە لە ماڵەوە باە من نەمبینی ڕۆژێ لە ڕۆژان یا شەوێ لە شەوان باوکم وەکو بڵێ بەغەیری جلی ڕۆژانەیەوە بخەوێ شوێنی خەوتنی نەبوو هەر لەو شوێنەیە کە دائنیشت ئەگەر خەوی لێ بکە سەرینایەکی دانا و هەر بەجلی کوردیەوە بە پشتێن و بەجلەکانیەوە خەوی لێکەوت وە زۆر جار نەیش ئەخەوت یعنی ئەو حاڵەتە عیرفانی هەبوو بەردەوام ئەمە وای ئەکرد کابرای بەرامبەر هەر سیاسیەک بواە هەر پلەیەکی بەرزی بواە دائنیشت گوێی لە تەرحەکانی ئێمە گرت یعنی من نامەوێت لەبەرچی ئێستا ئەگەر هەندێک قسە هەیە بیکەم ڕەنگە ڕەوا نەبێ چونکە هەموو کەسێک هەموو میلەتێک قیادەی سیاسی خۆی خۆشە هەموو حیزبێک شانازی بە قیادی سیاسی خۆیەوەکە بەڵام کەسیان وەکو ئەوە نەبوون کە مەرحومی باوکم خۆی پەروەردگار مەقبولیەتێکی یابووە لە مەلیسێکا دانی بنیشتایە 50 کەسی تیا بووایە بە تایبەتی لە هەشتاکانە 50 کەسی تیا بووایە ئەو قسە بێژ و وتەبێژی ناو مەجلیسەکە بوو بۆیە کە بچوایەتە ئێران یا تورکیا یا سووریا یا لیبیا یا سعودیە یا هەر شوێنێکی تر ئەو مەقبولیەتی هەبوو کە خەڵک قسەیان لێ قبوڵە کرد چونکە قسەکانی لە منطەلەقە دینی و ئیمانیەکەیەوە بوو بۆ مەسلحەتی عام بوو بۆ سڵح و ئاشتەوایی بوو بۆ خزمەتی خەڵکی ناوچەکە بوو کەواتە کاویسەرۆک مامۆستایەکی ئاینی چ کاریگەریەکی هەبوو وەکو مامۆستای ئاینی یعنی عەلاقەیەکی زۆری هەبوو لەگەڵ هەموو مامۆستای ئاینیەکانە بە هەموو مەشرەبە جیاوازەکان
ینی مامۆسایانی ئاینی کوردستانی ئێران کوردستانی عێراقی خۆمان هی ناوچە جیاجیاکان وەکو مامۆسایەکی هەڵکەوتوو وەکو مامۆسایەکی مەقبول وەکو مامۆستایەکی زانا وەکو مدەڕیسێکی بەتوانە سەیریانە کرد و ئەویش قەدری هەمویان یەگرت یعنی ڕۆژە لە ڕۆژان نەمبینی لە شەعنی هیچ مەلایەک و هیچ مامۆسایەکی ئاینی کەم کاتەوە بەڵکو بەڕێز و حرمەتەوە مامەڵەیە کرد و قەدری هەموو کەسێکی لەجێی خۆیان ئەگرت و فرسەتی بە هەموو کەسێکدا ئەوە نەبوو احتیکاری معریفە و زانست و ڕەئی بۆ خۆی بکات. والله زۆر سپاس بۆ بەڕێز دوکتۆر سەگان خۆش دکتۆرگیان سپاس بۆ سەلامەت زۆر بەخێر بێمان بەڵێ بینەرانی عەزیز 8 ساڵ لەمەوبەر و لە ڕۆژی 13 ساڵی 2014 مەرحوم جەنابی مامۆستا شێخ محەممەد بەرزەنجی وەفاتی کرد ڕۆحی شاد بێ دوعای خێر بوو هەموو لایەک دەکەین سپاس بۆ بەڕێز دکتۆر سەباحیش لەم تەورەیە لەگەڵمان بوو بەڵێ هاوکارانمان لە شاری چەمچەماڵ چوونەتە پێم وابێ ئاهەنگێکی مناڵانە بیتێکیان بۆ ئامادە کردوین پێکەوە لەگەڵێەوە بینەری دەبین. خۆشی بۆ ڕێکخراوی هیوای هەمان و ڕێکخراوی قوتابیانی تەکێ کە ئەم فستیڤالانە ئەکەن بۆ مناڵان بەڕاستی ئەم فستیڤالانە گرنگێکی زۆری هەیە بۆ مناڵان کە دووریان نەخاتەوە لە بەکارهێنانی ئامێر ئەلکترۆنیەکان مۆبایل ئایپاد ڕێستێکە بۆ مناڵان پشویان پێدا فێری زانیاری و زانستیانەکە دوورەکەونەوە لە کۆڵان بەڕاستی ساڵانە ئاگادارم ڕێکخراوی هیوای هەمان و ڕێکخراوی قوتابیانی تەکێ بە تایبەتی چالاکی فستیڤاڵە زۆران هەیە مناڵێکی زۆر یان گرتە خۆیان و هاوکاریانەکەن لە هەموو ڕێیەکەوە بگۆرانیوتن مسلمان وە قەڵایە زۆر خۆشە پێویستە هەموو ساڵێک بەڕێوە بچێت ئێمە سوپاسیان دەکەین بە بۆنەی ئەم فستیڤاڵەوە من وەک مناڵە حەزەکەم هەموو ساڵانە بەڕێوە بچێت زۆر لەگەڵمان ماندوو بوون دەستیان خۆش بۆ سوپاسیان دەکەین بە گۆرانیوتن من مناڵم هەموو ساڵێ ئەنجام بدرێ زۆر سوپاسی مامۆستاکانەکەین دەستخۆشیان لەکەین ئەم ئاهەنگانە زۆر خۆشە هیوادارم هەموو ساڵە بەڕێوە بچە بە گۆرانی وتنی سمۆرەخە مامۆستاڕیان دەستی خۆش بێ لەگەڵ مامۆستا ئەینە ئەبێت هەموو ساڵێک بەڕێوە بچێت بۆ دڵخۆشکردنی مناڵەکە زۆر سوپاسی مامۆستاکان دەکەم زۆر بە ئێمەوە هیلاک بوون و زۆر هەوڵیاندا لەگەڵ ئێمە بۆی لەسەر شانۆکە جوان دەربکەوین بۆ مناڵ زۆر خۆشە تا زۆر خۆش بوو دەستیان خۆش بێ دەستی مامۆستاکانیشان خۆش بێ مامۆستاکان زۆر هیلاک بوون بە تەلەبەکانەتە فێر بوون ئەوەی بە جوانی و تۆ حەزەکەی هەموو ساڵ ئێمە هەنگە بەڕێوە بچێت؟ ئاڕۆڵە وڵا بە گۆرانی ژینگە بەسەرپەرشتی مامۆستاکان بە تایبەتی مامۆستا ئالیا پاسیانەکەین و دەستیشیان خۆش بێ زۆر خۆش بوو بەڕای منەوە هیوادارم هەموو ساڵێ ئەم ئاهەنگە بەڕێوە بچێ زۆر سپاسی مامۆستاکانەکەین زۆر سپاسی کامیرەکانەکەین زۆر سپاسی سەرپەرشتیارمانەکەین و زۆر سپاسی مناڵ و مامۆستاکانیشەکەم ئەمڕۆ من وەکو ئاماجە بوو یەک لێرە دەستخۆشی لە کەناڵەکەی ئێوە دەکەمەوە و بە تایبەت لە مامۆستا ئازاد دووان کە زۆر مانزوو بوون بەم پرۆژانەوە ماوەی 6 ساڵە لە دابڕانی هاتنەوە بەڕاستی زۆر دەستخۆشیان دەکەم و هەموو ساڵێک شتێکی ئاوا بکرێت بۆ مناڵان بەڕاستی سوودێکی زۆری هەیە بۆ مناڵان زۆر دەستخۆشی لە کەناڵەکەی ئێوە هەموو مامۆستاکانی کۆمەڵ دەکەم ڕۆژی جیهانی منداڵان پیرۆز بێت من وەک بەشداری بوویەک لەم فستیڤاڵە زۆر سپاس ئەم فستیڤاڵە دەکەم بە هیواداریشم هەموو ساڵێک ئەم فستیڤاڵە بۆ مناڵ چاوگەشەکانی ناحیتەکە ڕێک بخرێت کوردستانم چەند جوانە ماڵگەی باپیرانە نیشتیمانی کوردانە لالێ پێکاوە ژیانە خوددا بیپارێزی لا دوژمن و لێگانە
ليبلوكم أيكم أحسن عملا ئەو هەر خۆی مردن و ژیانی داهێناوە تا تاقیتان بکاتەوە کە کردەوەی کامتان چاکتر و پەسەندترە. طبعا ئەنجومەنی تەکەی کۆمەڵی دادگەری و بە هاوکاری ڕێکخراوی هیوای هەمووان و ڕێکخرای قوتابیان هەستین بە سازدانی وەها فیستیڤاڵێک بۆ مناڵان. سوپاس بۆخوا سەدان مناڵ لەم هۆڵەدا بوو، دڵخۆش بوون و بەڕاستی بەرهەمێکی ینی چالاکێکی جوان بوو. ئێمە لە 2016ەوە چالاکی وامان نەکردبوو. ئەلحەمدولیلا توانیمان ئەم چالاکیە نوێ بکەینەوە و بینەمای دڵخۆشکردنی دەیان و سەدان کچ و کوڕی ئەم ناحەیە و دەوروبەرشی ئەتوانین بڵین دەوروبەرشی ئامادەیان هەبوو لە چەمچەماڵ و شوێنەکانی تر شۆکە هاتوون بۆ ئەم فیستیڤاڵە. مناڵە چاوگەشەکان ئومێدەوارین توانی بێتمان خەندەمان خستبێتە سەر لێوانتان و بۆ چەند چرکە ساتێک ئێوەمان دڵخۆش کردبێت. دووبارە سوپاس بۆ گروپی سایە لە شاری هەولێر و میوانانی تری شاری هەولێر و ستافی نەخۆشخانەی بەخشین و کەناڵی ئاسمانی پەیام و تەلەڤیزیۆنی هەولێری کۆمەڵ. بەڵە بەڕێزان لە تەوەری دووەمماندا کاتەوەرێکی تەندروستی باز لە نەخۆشیەکانی پووک دەکەین بزانین هۆکارەکانی توشبوونی ئەو هۆکارانە چین کە پووک تووشی دەبێت. لەم تەوەرەدا گفتوگوی زیاتر دەکەین لەگەڵ میوانەکەمان زۆر بەڕێز دکتۆر ئەیوب عوسمان، دکتۆرا بۆرد لە بنیادنانەوەی ددان و هەروەها پسپۆڕی نەخۆشیەکانی جوانکاری نەخۆشیەکانی پووک و هەروەها جوانکاریدان دەکەین کە دکتۆر زۆر بەخێر بێت. خێر دکتۆر گیان. زۆر سپاس. سپاس بە بەڕێزیشت کاکتۆر. ئەگەر سەرەتا باسێک لە نەخۆشیەکانی پووکمان بۆ بکەین. بەڵێ پێشەوەی بێنە سەر باسی نەخۆشیەکانی پووک وا باشترە باسی توێکاری پووک و دەمودام بکەین. ئەو بەشی دەرەوەی لە ناودەما دەرەکەوێت ددانە و ئەو بەشی کە لە بەتەنیشتی ددانەوە هەیە پووکە. پووکیش بە ددانەکانەوە بەستراوە بەهۆی کۆمەڵێک فایبەرەوە و پووک بە ژێر ئێسکیشەوە نووسراوە بە کۆمەڵێک فایبەرەوە پێڵێن پێرۆدۆنتەڵ لیگامنت. هەر کێشەیە لە پووک و لە ددان و لەو پێرۆدۆنتەڵ لیگامنتە کە جونگەیەکە تقریبەن لەناو بینی دان و پووکە دروست بێت نەخۆشیەکانی پووک دروست بێت. هۆکاری سەرەکی نەخۆشیەکانی پووک بەکتریایەکە کۆمەڵێک بەکتریایە کە مادەیەکی سپی زەرباو لەسەر ڕووی دانەکان دروست بێت پێوترێ پڵک. ئەمە قەدماغەیە توێژاڵێک بەکتریایە کاتێک گەمێنێتەوە بەڵێ لەسەردان کاتێک گەمێنێتەوە لە ماوەی 24 ساعەتە دروست بێت و زیادەکە هێواش هێواش کاتێک لەسەر ڕووی قەراغی دانەکان و پووک ئەمێنێتەوە ئەلتیهابات ڕوایە بەرگی لەش ئەلێرا کێشەی بۆ دروست بێت. ئەو کاتە سووربوونەوە و هەڵاوسان و خوێنبەربوون و نیشانەکانی نەخۆشیەکانی پووک دروست بێت کە نیشانە سەرەتاکانی دروست لە بیدایەتەوە لە سەرەتا سووربوونەوەیە ئەنجا ئازار دروست بێت لە کاتی خواردنە نەخۆشەکە ئازاری ئەبێ یان لە کاتی شۆردنە خوێنبەربوونی ئەبێ خوێنبەربوون لە دانەکانی ئەبێ لەو کاتەیە پێویستە سەردانی پزیشکی پسپۆری دام کە هەتاوەکو ڕێنمایی وەرگێ. دکتۆر زۆر جار باس لەوە دەکرێت کە ئەوترێت پووکی زەعیفە ئەمە چییە؟ بەڵێ پووک چەند جۆرێکی هەیە. هەنێک جۆری هەیە بایۆتایپەکەی ینی جۆرەکەی تەنکە هەنێکیمان هەیە ئەستورە بەپی تەنکی و ئەستوری پووکەکە ئەگۆڕێ ئەوانی کە تەنکن ئاتەن زیاتر بە شێوەیەکی خێرا تووشی نەخۆشەکانی پووکە بن ئەگەر کۆنتترۆل نەکرێ ئەگەر ئەو ڕێنمایانی کە پزیشکانی دان ئەیەن بە نەخۆشەکان بە تەواوەتی جێبەجێ نەکرێ ئەو کات نەخۆشەکانی پووک سەرەتاکانی نەخۆشەکانی پووک دەست پێکا. وتمان کە باسی قۆناغەکانی سەرەتامان کرد ئەوانە ڕوایەکە
بڵێن سوور بوون و خوێنبەر بوون و هەڵاوسان ئەمان بەڵام لە قۆناغەکانی دواترە چی ڕوایە گەر چارەسەر نەکرێ ئێسکەکە داخوران ڕوایە لە ئێسکەکە لە پوکەکە داخوران ڕوایە هەرمەیە بێت کاریەوەی کە پوکەکە لاواز ببێت بەڵێ ئەنجام گیرفانەی پوک دروسە بێ کە گەورەترین کێشەیە و بیدایەتە بۆ ئەوەی کە خۆناغی دووەمی نەخۆشیەکانی پوک دەست پێکا کە ئەکەوێتە جوڵەی ئەبێ بە جوڵەی دانەکان وردە وردە جوڵەی دان دەست پێکا یا هەستیاری لە دانەکە دروسە بێ پوکەکە داخورێت لە ڕووی جوانیشەوە ناشری نەبیانی ئەگەر سێکی ئەو نەخۆشانی ئەو کەسانەی کە نەخۆشەکانی پوکیان هەیە دانەکانیان درێژ بووە یان جوڵەی لە دانەکانیان هەیە باشە دکتۆر ئەوە دانەکانمانە درێژەوە یا پوکمانە دابەزیوە پوک دابەستووە بەس درێژ دابەسێەوە هەستەکرێ نەخۆشەکان وازان کە دانەکانیان درێژ بوو بەڵام لە ئەسڵا خۆی لە بنەڕەتدا پوکەکە دابەستووە باس لە گیرفانەی پوک کرد مەبەست لە گیرفانەی پوک چیانی گیرفانەی پوک لەو کاتە دروسە بێ کە نەخۆشەکانی پوک لە قۆناغی دووەما دەست پێەکە بەشێک لە ئێسکەکە نامێنێت پوکەکان هێجا لە شوێنی خۆیاتی بەڵام ئێسکەکە داخورێ لەو کاتە ئەو مادەی کە باسمان کرد کە پێوترێ پڵک ئەلەو شوێنە کە ئەچێتە ژێر پوکەکە پاک ناکرێتەوە پاکردنەوەی زۆر زەحمەتە ئەو کات تەنها بە پێویستە نەخۆشەکان سەردانی دکتۆری نەخۆشیەکانی پوکەن هەتا پاکردنەوەی قوڵیان بۆ بکرێ ئەنجا لەگەڵ شۆردن و خۆی شتێک هەیە پێڵێن FBI کورتکراوەیەکە واتە پێویستە ئەو نەخۆشانەی کە پڵەیان هەیە یان نەخۆشەکانی کە گیرفانی پوکیان هەیە یان نەخۆشەکانی پوکیان هەیە پێویستە ئەم کورتکراوەیە بزانن FBI کورتکراوەی فلۆسینە واتە پێویستە ئەو نەخۆشانە ڕۆژانە یەک جار فلۆسین بکەن ینی پەتی دان لە بینی دانەکانیان بەکاربێنرێ دووەم شت FBI کورتکراوەی بڕەشینە ینی پێویستە دانەکان بشۆوە بە فەڵچە بەر شێوەیەکی دروست و ڕێکوپێک سێمیشیان ئیریگەیشنە ئەو غەرغەرانی کە بەکارهێنێت و دکتۆرەکانی نووسن هەریکەیان بە پێ حاڵەتەکان ئەگۆڕێت ینی بەکارهێنانی غەرغەرا لە کەسێکەوە بۆ کەسێکی کە ئەگۆڕێت بە پێ حاڵەتەکان کاکتۆر باسی لە داڕوخانی پوک کرد ئەگەر هاتوو کەسێک تووشی ئەم حاڵەتە بوو ئەبێت چی بۆ بکرێت بەڵێ سەرەتا بەپی جۆری داخورانی پوکەکە هەنێ جار ناوچەیە ینی یەک دانێکی تۆتەوە یا دوو دانێکی تۆتەوە ئەو کاتە ئێمە نەشتەگەریان بۆکەین بەپی دەرەجەی داخورانەکەی نەشتەگەری چاندنی پوکیان بۆکەین نەشتەگەری چاندنی پوک چۆن ئەکرێت تا چۆن چاندنی دانمانەیە چاندنەوەی پوکیشمانەیە بەپی بایۆتایپی یانی جۆری پوکی نەخۆشەکە نەشتەرگەریەکان دیاریەکرێ نەشتەرگەریەکە دیاریەکرێ هەنێ جار ئەم نەشتەگەری چاندنی پوکە لە مەڵاشووی نەخۆشەکە وەرەگیرێ و ئەدرێ لە پوکەکە نەشتەری تۆزە لە کوردستانەکرێت بەڵێ ئێستا لە سنتەرەکان لە زۆربەی سنتەرەکانی خۆتان بەم نەشتەرگەری هەڵ بەڵێ حاڵەتی زۆرمانەیە ئەگەر وێنەکان بتوان پیشانن ئەتوانین بیلەران ئیسفادەی لێ بکەن یان ئەو جۆرانەی کە پوکەکەیان لە تەنیشتی داخورانەکەەوە ئەستورەیان یان زۆرە توانین هەر لە تەنیشتی خۆیەوە بینی ئەمە ڕێژەی سەرکەوتین لە سەدا و ڕەنگی پوکەکەش لە خۆی ئەچێ بەڵام ئەوی کە لە مەڵاشووی هێنی تەنها جیاوازی ئەوەیە کە ڕەنگی پوکی مەڵاشوو کەمێک سپیترە کاتە بۆ لە ڕووی جوانکاریەوە ناشرین نابێ پوکەکە زیاتر لە خوارەوە ئیکین بەشی دانەوەی بەشی خوارەوەی دانەکان ئەوە پوک دەرناکەوێت هەنێجار نەشتەرگەری کە ئەکەین بۆ نەخۆشەکان نەشتەرگەری پوک لە هەنێ حاڵەتە ئەکرێ لەو کەسانەکە لە کاتی پێکەنینە پوکیان زۆر دەرەکەیە ئەمەش هۆکاری جیاوازی هەیە نەشتەرگەری پوک ینی بە هۆکاری جیاواز ئەو کەس پێڵەن گەمی سماڵ ئەو کەسانی کە لە کاتی پێکەنینە پوکیان زیاد دەحەد دەرەکەوێت جوان نییە ناشینە لەم حاڵەتەیە نەشتەرگەری پوکەکەین هۆکاری دەرکەوتنی بۆ گورەشەیدا مادام وێنەکان لەسەر شاشن بگورێت ئەو حاڵەتە دکتۆر لەسەر شاشا بینرێ ئەوە چی ئەو تێکچوونی ڕەنگە سپی لە خواردانەکە ئەوە نەخۆشەکانی پوک دەست پێگا مادەی کە پێڵەن پڵک لەسەر قەراغی پوکەکە دروست بێت هەڵاوسان و ئەگەرسێتی حاڵەتی یەکەمی هێشتا داخوران ڕووی نەیاوە لەو شوێنەیە حاڵەتی یەکەمی نەخۆشەکانی پوک دروست بێ ئەگەرانە دەرکەوتنە بێت نەخۆش خێرا سەردانی پزیشک بکە بۆی نەگاتەوەی کە پوکەکەی دابخرێت بەڵێ ئەمە حاڵەتی دووەمە ئێستا دوای ئەو بوو بە حاڵەتی دووەم پوکەکەی هەنێ داخورا ئەگەر ببینی ئەوە زیاتر داخورا ئەگەر سێکەم باشتر دیارە ئەو کاتە هیچ نەبێت ئەگەر بۆ وەستانی حاڵەتەکەش بێ بۆی نەگاتە ئەوەی دانەکە بێت جوڵە
جۆڵی زیاد کات و پۆکێت و ئەو دروست بێت پێویستە بۆ سکێجۆڵانی کە پزیشکی دانەکە بووی دانێ نەخۆشەکە سەردانی دکتۆری دانەکە بکاتەوە یعنی نابێت مثلا لە حاڵەتی یەکەمە 3 مانگ جارێکە بێت دکتۆرەکە ببینێتەوە ناوێکی بە ساڵێ بەپێی نەخۆشەکان بەپێ حاڵەتەکان ئەگۆڕێ ئەو سەردانیکردنی نەخۆشە بۆ لای پزیشکی پسپۆری نەخۆشەکانی بوو زۆر باشە کاتۆر داخورانی ئەو پوکە بینیمان کە بەرەبەرە دانەکە دەرەکەوێت و پوکەکەدا ئاخورێت چ کاریگەرێکی لەسەر ئەم دانە ئەبێت چ کاریگەرێکی خراپ لەسەر ئەم دانە دروستەکە بەڵێ یەکێ لە کاریگەریە سەرچیەکان ئەوەیە کە پاکردنەوە ئەکا بە تەواتی پاکردنەوە بە تەواتی دانەکە پاک نابێتەوە چکە زبریە لەسەر ڕێگی دانە هەیە پڵک ئەو مادەسپی کەوتمان بەکتریایەتە لەسەر ئەوە زیاتر بێنێتەوە کە زیاتر مایەوە کێشە زیاتر بۆ دانەکە ڕەنگە بێت هۆی کلۆری ڕێگی دانەکەش دووەم حاڵەت کە دروستە بێ لە داخورانی پوکاکە ناشرینە ئەنێ سێرەکی دانەکانی دروست سێم حاڵەت دروستە بێ حساسی دروستە بێ ینی بە ئاوی سارد و گەرم و بە هەوا ئەمانە ئازاریە کەوتۆر ئاماژەت بۆ کرد پێشتر وتەکە هەندێک کەسن کە پێ ئەەکەن هەموو بووکەکەیان دەرەکەوێت دویستمەوە پرسیارە بکەم هۆکاری ئەمە بۆ هەندێک کەس کاتێک کە پێ ئەەکەنێ ینی هەموو بووکەکەی دەرەکەوێت خۆی چوار هۆکار هەیە لەو نەخۆشانە یەکێ لە هۆکارەکان ئەوەیە کورتی لێوی سەرەوەی نەخۆشەکانە هەر کاتێ لێوی سەرەوەی ئەم نەخۆشانە کورد بێ لەگەڵیش دووەم هۆکار ماسوولکەکانی دەموچاوی زۆر بەهێزە کە پێکەنێ لێو سەری ڕاکێشێ چێتە سەرەوە بووکەکە زیاد دەرەکە یان سێم هۆکار شەویلگەی سەرەوەی بۆ ڕووی دەرەوە بێ بەڵجینە ینی بۆ ڕووی دەرەوە زۆر گەشەی کردووە یان شەویلگەی سەرەوە بۆ خوارەوە گەشەی کردووە حاڵەتی چوارەم ئەوەیە کە پووکەکە کە ئەمەیان زۆر ڕوایات ئەم حاڵەتیان زۆرە گەشەی نەکردووە بۆ شوێنی خۆی یعنی دانەکە بە تەواتی دەرنەهاتووە لەو کاتە بەپێی جۆرەکەی نەشتەرگەریەکان بۆکە هەنێ جار لێوە کەش داوازێن لەگەڵێ ینی تەقەڵێ لە دیوی حاڵەتەش نەشتەرگەری بۆ حاڵەتەش نەشتەرگەری هەنێ جار تەنها بڕینی پووکەکەیە لە هەنێ حاڵەتە بڕینی پووکەکە و هەڵدانەوەی پووکەکە لەگەڵیشە دەستکاری ئێسکەکەکەی ئێسکەکە بەڵجینە ینی بەڵام ئێستا هەنێک لە پزیشکانی پسپۆری پێست و جوانکاری بە بۆتۆکس و ئەوە ئەیکەن باشتر وایە خۆی وا باشترە کە پزیشکی پسپۆری نەخۆشەکانی پووک ئەو حاڵتان چارسەرکە چکەوە کاتیەوەی ئەوان چارسەرکەی ئەوان بە بۆتۆکسەکرێ خۆی بخۆیت ئەوان بۆ جوانکاریەکەن بەڵ ئەم نەشتەرگەریە قرس نییە نەشتەرگەری ئاسانە ئێستا ئەکرێ ئاسانە ینی قرس نییە زۆر باشە کاکتووە ڕەنگەمە لە ڕووی زانستیەوە ئێستا بینەرێک یان ئەوانەی کە زیاتر لە بوارەکان باشتر لە بابەتە تێکەن گە زمانەکە سادەکەینەوە بۆ هاونیشتیمانیانی کە گویان لێ ئەمەگرتووە ڕەنگە ئێستا کۆمەڵێک کەس لە ماڵەوە یان یەکێک ئاوا لە موبایلەکەی خۆی بە سیڵفی سەیدانی خۆی بکات گوێ لێ ئەمە بێت ئێمە پووک ڕەنگی تێگەچێ بە ڕەنگی ڕەش بە بۆر جای وایە بەشێک لە ڕەنگی پووکی پووک بۆر بۆیان لە هەنێ شوێن ئامەی لەو زرد یان سپیکاری لێدێ هیچ ئازارێکیش نییە ئەگەر کەسێک ێسە وای لێ هاتبێ ئەمە و حاڵەتی چی پێوترێ و ئەبێ گرفت ئەگەر گرفتە چۆن چارەسەریکە ئەگەر گرفتی ژنیا چۆن مامەڵی لەگەڵ بکە بەڵە حاڵەتێکەیە پێڵێن میلانی پیگمنتیشن کامە ینی بەڕێژەیەکی کەم لە خەڵکە ئاڕۆیە پووکی سەر و خوارەوەی هەمووی ڕەش بووە ڕانکەی ڕەش بووە ینی ئەمە زیادی زۆری میلانینە لە خانەکانی پووکە و هەروەها میلانە چۆن دروستە بێ و هەروەها لە هەنێ خەڵکا بۆ هیچ گەرە کێشانەوە ڕۆیە حاڵەتە ینی ئەوانی کە سمۆکەرن جگەرە زۆرە کێشن پووکەکەیان ڕەشە بێ ئێمە نەشتەرگەری بۆ کەسانە ناکەین کە پووکەکەیان ڕەشە و دەرەکەوێت بەڵام جگەرە ئاکێشن چونکە دوای ساڵێک و خۆیان لێتەوە بەڵام ئەو کەسانی کە پووکەکەیان هەر لە ڕووی فسیۆلۆژیەوە میلانینیان زیادە بەتابەت لەو نەخۆشانایە کە ڕەشپێستن بەتابەت لە سۆماڵ و سوودان و لە کوردستانی خۆشمان هەنێ حاڵەت هەیە ینی هەنێن چارەسەرمان هەنێ ڕسم هەیە گەر جەماعەتی کۆنتڕۆڵ پیشانیان چەند نەشتەرگەری کار خۆمان کردومانە لە کە پێکەنێ کەیسەکە نەخۆشەکە ئەوە بێ ڕەنگی پووکەکەی ڕەش و پێی جوان نییە نازانەمەگەرم نە ئەمانە نین با دواتر بێن بڵێ کەواتە یعنی هۆکاری ڕەشبوونی پووک ئەگەری کێشانی نێرگەلە و جگەرە ئەی لەسەر تەندروستی ئەوی مەوادە غازیەکان وەکو بیپسی و ساردی و یان مەوادە کحۆلیەکان هیچ تەسیری لەسەر پووکەکات زیاتر تەسیر لەسەر دانەکە خودی دانەکە زۆر باشە ینی مادەی ترش ئەسید و ئۆکزالیکەوانە زۆرە لە بیپسی ئەوانە کەواتە ئەگەر ڕەنگی پووکەکە ڕەش بوو ئازاریشی نەبوو ئەمە تا چە قۆناغێک ئاساییە ئەبێت چی بکرێ بۆی ئەم ڕەشە یا زیاد نەبێت یان کەم بکرێتەوە
لەو حاڵتانە کە فسیۆلۆژی ینی هەر خۆی نەخۆشەکە هەیەی ئەوە بەنەشتەرگەری ئەگەر حەز لێ بکات زۆر دەرکەیە ئەوواکرێت بەڵام ئەگەر لەگەڵ ڕەشبوونەکە سووربوونەوە هەبێت یان خوێنبەربوون هەبێ یان ئازاری هەبێ نەخۆشەکە ئەو کاتە پێویستە پاکردنەوەی قوڵی بۆ بکرێ هەنێ ڕێنمایی هەیە کە پزیشکەکان بە نەخۆشەکانی ئێن پێویستە ئەو ڕێنمایانە بە شێوەیەکی تەندروست و بە مەزبوط بەکاربێنرێ. زۆر باشەکاری زۆر چ نەخۆشیێکی دیکەی جەستە کاریگەری هەیە لەسەر پووک بۆ نمونە شەکرە کەسانێک کە شەکریان هەبێت. بەڵێ شەکرە تەسیر لەسەر نەخۆشەکانی پووکەکە و هەروەها نەخۆشەکانی پووکش تەسیر لەسەر کۆنتترۆلی شەکراکە. ئەو کەسانی کە شەکریان هەیە کێشە بێ لە بەرگری لە شیانە شتێکی پێڵێن نیوترۆفیل کە خڕۆکەسپیەکانی خوێنە. ئەم خڕۆکەسپیانە لەو کەسانی کە شەکریان هەیە ئیشەکەیان فەنکشنەکەیان کەمە بێتەوە. ینی کاتی کە بەکتریا چێتە لەشەوە لە ڕێگەی ئەو مادەی کە باسمانکە کە بێوترێ پڵک ئەچێتە ناو بڵات ستریمەوە ینی ملو لە خوێنەکانەوە لەو کاتەیە کە خڕۆکەی سپی یەت ئیش بکات ئیشەکەی تاوا نییە مەزبوط نییە کە مەزبوط نەبوو ئەو کاتە نەخۆشیەکانی پووک دەست پێەکە. هەروەها هەر کاتێک کە توێژنەوەکان سەلماندویانە چەندها توێژنەوە هەیە لەسەرەوەی کە ئەوانەی کە نەخۆشی پووکیان هەیە کۆنتترۆلی شەکرەکەیان باش نییە بە پێچەوانەشەوە ئەوانەی کە شەکریان هەیە نەخۆشی پووکیان زیاترە. زۆر باشە. کاک دکتۆر کۆمەڵێک کەیس ڕەنگەز دڵیام زۆرن چکە جاران بنیادنانەوە چاندنەوەی دان نەبوو. ئێستا با بڵێن ئەو زانستە پێشکەوتووە و ئێستا با بڵێن زەرعی دانەکرێتەوە دان بەکارێنرێتەوە. دانەکە کەوتووە ئەتە لاچوە دوو دانە یەکدان لە دانی مرۆڤێکات ماوەیەکی زۆریشی بەسەرچەوە تۆزێ پووکەکە ئەخورێت نزم ئەبێتەوە لەبەرەوەی شتی بەرەکەوێ وەکو دکتۆر هەراوە بەکاری بێنە پێم وابێ باشترە تەندروسترە. ئەمە ئەگەر دانەکە پووکەکە دابەزی بێت زۆر لە ئاستی حاڵەتی ئاسایی چارەسەری هەیە یان چارەسەرەکانی چۆنەگە کەسێک گوێ دانەکەشی بڵێن زەرە بکاتەوە بچێنێتەوە هەیە ڕەنگە چەند ساڵێکیشی بەسرا تێپەڕی بێت. بەڵێ ئێستا ئەو حاڵتانی کە دوای کێشان پووکەکەیان کەمە بێتەوە یان هەنێک کە زڵێن هەنێ حاڵەت هەیە نەخۆشەکان وا باوەڕ نەخۆکە ئەمە تاقم هەڵ ناگرێت ئەگەر هەمووی ئەوەی کرد بێت. بەڵێ ئێستا ئێسکیژە چێندرێ و پووکیژە چێندرێ بەتایبەت لە بەشەکانی پێشەوەی دەما لەسەرەوە لە خوارەوە توانی پووکی بۆ چێنی هەتاوەکو شوێلگەکەی لەگەڵ ئێسکار بەرز بێتەوە و بتوانێت چاندنەکەی بۆ بکرێ. بەڵێ زۆر باشەکە زۆر جار ئەبینین کە خانمان دووگیانە بن کاریگەری دەکاتە سەر دانەکانیان زۆر جار کلۆربوونی ددان دروستە بێت ئایا بە هەمان شێوە کاریگەریش دەکاتە سەر پووک؟ بەڵێ لە حاڵەتی دووگیانیە هۆرمۆنێکی پێڵێن پرۆجسترۆن و ئیسترۆجین ئەم دوو هۆرمۆنە زیادەکە و هەروەها تەسیر لەسەر خوێنبەر و خوێن هێنەرەکان یان ملولەکانی خوێن لە منتیقی پووکە لە ناوچەی پووکە ئاکات وای لەیەکە پێرمیابیلیتی پێڵێن بە ئینگلیزیەکە ینی هەنێک فلوت هەیە ینی لیکویدە زیاتر ئەچێتە ئەو منتیقانەوە وای لێ کە ئاوسانێ ڕۆیە لەو شوێنە کە ئاوسان ڕوویە بەکەمترین بەکتریا نەخۆشیەکانی پووک دەست پێکە ینی هەڵاوسان لە پووکە لە بینی دانەکانە لە پێشەوەی دانەکانە و لە خوارەوە سەرەوە ڕوایە سووربوونەوە و نیشانەکانی نەخۆشیەکانی پووک دەست پێکە لەبەرەوە پێویستە ئەوانەی کە دووگیان زیاتر سەردانی دکتۆری دام بکەن هەموو سێمانگە باشتر چێشین بکرێ. هەتا بەڵام خۆ خانمی دووگیان لەو کاتەیە لەوانەیە نەتوانێت هەموو جۆرە دەرمانێک بەکاربێنێت. بەڵێ ئێوە چی بووە؟ بەڵێ سەرەتا دەرمان بەکار نایەندێ هەر بە ئەوەی کە وتمان فلۆسین پەتیدان بەکارێنرێ پاکردنەوەی بیدایی بۆ کرێنی پاکردنەوەی قوڵنا پاکردنەوەی بیدایی هێشتا دەست پێ نەکردووە نەخۆشیەکە سەرەتاکانی دەستپێکردنی نەخۆشیەکە چۆنێتی بڕەشینی فێرەکانی چۆنێتی دانشۆرنی فێرەکە دکتۆرەکە یا هەنێک غەرغەرەیە هەیە بۆیە نووسێت توانێ بنووسێت توانێ بەکاربێنرێ ئەو کاتە باشتر وایە لە هەموو نۆمانکە لە کاتی دووگیانیا ئەتواندێ چارەسەری نەخۆشیەکانی پوو بکرێ عیلاج ناڵێن دەرماننووسی ناڵێن بە سەردانیکردنی دکتۆری دان پاکردنەوەی دان پاکردنەوەی بینی دانەکان ئەمە دکتۆر هەڵەسێ بە ئەنجامدانیان پاکردنەوەی بۆ کا دکتۆر زۆر جار کەسانێکەیە کە دان دەرەکەن یاخود دانەکێشن دوجار دان ناچێنەوە ئەو پوکار بە بەتاڵی ئەمێنێتەوە ئایا بەتاڵمانەوەی ئەم پوکە کاریگەری دەبێت لە سەردانەکانی بەشی سەرەوەیان ئایا بەشی سەرەوە بە کاریگەری دەبێت لەسەر خوارەوە کاریگەریشی دەبێت لەسەر پوکەکەی ئەم لە ئەو لای؟ بەڵێ لە کاتی کێشانی دانا
کە ئەو منتیقەی بە بۆشیمێن تۆ هەردوو دانەکەی تەنیشتی منتیقە کێشتاوەکە دانە کێشتاوەکە بەرەو ڕووی بۆشاییەکە ئەجڵێن لە خوارە بنەوە ئەو کاتە چیە بێت دوایی کە دانیشی بۆچێنی ئەگەر بەسەریە دانچاندنی بۆ نەکردبیان یەکسەر بە خێرایی دانچاندنی بۆ نەکردبێ شوێنی دانچاندنەکە ناوێت ئەو کاتە چیەکەنی ئەمە زۆر جار کەیسەکان نێرین بۆ دکتۆری ڕاستکردنەوە دان ڕاستکردنەوەیدان هەتاوەکو ئەو جوڵەیە کە دروست بووە ڕاست بکرێتەوە یان دانەکەی سەرەوەی کە بەرامبەرێتی یەتە خوارەوە زیاتر چکە بەرامبەری نییە بە تێپەڕبوونی کات کە ئێمە جوینەکەین یان نانەخۆین یان کە قساکەین ئەم دانەکە بریەکەکەون قۆتێک هەیە بەڵام کە بۆش بوو ئەو هێز و پرێژەرە نییە لەسەری دانەکە زیاترە جوڵیەتە خوارەوە ئەو کاتە کێشەش بۆ چاندەکە دروستەکەەوە باشترە لە نزیکترین کاتان لە کورتترین ماوەیە چاندەکە بکە ئەمە بە زەودانی کە لە ئاسی ودانەیە کە هەڵی کێشاوە دوای کەواتە ئەو هەڵکێشانی دان دوای چەندێ باشتر وایە کە بچێنرێتەوە بۆی زیانی زۆر نەبێت لە هەنێ حاڵەتە یەکسەر لەگەڵ کێشانی دانەکە باشترە یەکسەر چاندەکە بکرێت باش ئەمە باشترە هەر یەکسەرەکرێ یان توانێت کە خۆی ئەو کاتە پزیشی پسپۆری چاندنەوەی دانەکە زیاتر ئەو سکروی ئەو بڕۆی کە دایانێ زیاتر ئەواتە خوارەوە شوێنەکەشی وازەحترە جوانتر دیارە ئەمە دوو بەڵام ئەگەر نەکرا نابێ یەکسەر بکرێت پێویستە 6 مانگ 3 بۆ 6 مانگ تاخیر بکرێت چاندەکەی باشتر زۆر باشە کاکتۆر زۆر جار کەسانێک کە بۆنی دەمیانێت ئاماژە بۆ پنیانەوەی دانی کلۆرە دانی خراپ بووە یان ئەوەیە کە سەر زمانی مادەیەکی سپی هەیە دەریە نازانم چی پێ ئەوترێت ئایا بە هەمان شێوە نەخۆشیەکانی پوکیش ئەم بۆنی دەمە دروست دەکات ئەگەر کەسێک نەخۆشی پوکی هەبێت بەڵێ خۆی بۆنی یەکێ لەوە نیشانەکانی نەخۆشەکانی پوک بۆنی ناخۆشی ناودەمە مادەیە دروستە بێت لە هەردوو حاڵەکە لەو کەسانەیە کە زمان پاک ناکەنەوە و لەو کەسانەیە کە فلۆسین و دەمودان ناشۆن بە ڕێکوپێکیان نەخۆشەکانی پوکیان هەیە مادەیەکەیە پێڵێن سەلفەر ئەو مادەیە زیادەکە کە زیاد بوو بۆنی ناخۆشی ناودەم دروستە بێت لەبەرەوە پێویستە ئەو کەسانی کە بۆنی ناخۆشیان هەیە ڕۆژانە 1 بۆ 2 جار زمانیان بشۆن و هەروە فلۆسینێکی زۆر مەزبوط ینی پەتیدان زۆر بەکاربێن بۆ بینی دانەکان بێجگە شۆردنیانی ئەوە هیچ بڕەشینەکانی پاکردنەوەی دانەکانی سەرەوە لە سەرەوە بە خوارەوە دانەکانی خوارەوە لە خوارەوە بۆ سەرەوە و هەروەها بینی دانەکانیش پێویستە بە فلۆسین بە پەتیدان بکرێت. زۆر باشە دکتۆر کاتمان زۆر کەم ماوە وڵا پرسیارمان زۆرە بەس کاتەکە باش زۆر کەس هەیە لە ئێستادا کە هۆلیوود سمایل بەکارێنێت ئەوانەی کە نەخۆشی پوکیان هەبێ ئەتوانن ئەمە بەکار دروستکان بەکاری بێنن خۆی هۆلی سمایل ئەگەر بزانین شتێکی تازەیە تقریبا لەم 10 ساڵەیە کۆتاییە دروست بووە باشە دکتۆر بۆ هەموو نەخۆشەکانێکن خۆشتان نایکەنەوە بۆ خۆی حاڵەتی تایبەت هەیە پێویستە هۆلی سمایل بکات ینی ئەو کەسانی کە کلۆریەکی زۆر لە دانەکانی پێشوانەوە هەیە چەند جارێک دانەکەی پڕکرێتەوە کەوتووە یان ڕەنگی کۆمپۆستە و مادی کە پێی پڕەکرێتەوە ئەگۆڕێت یانی دوای 2 ساڵ ئەگۆڕێت نەخۆشەکان بێزارە بن ئەوەنە دانەکە پڕەکەنەوە باشترە لەو حاڵەتانەیە ئەگەر مەسەن 4 دانی پێشوە یا 6 دانی پێشوە هەمووی کلۆر بێ ئەو کاتە لەو حاڵتانە باشتە هۆلی سمایل بکەی بەڵام پێویستە ئەو نەخۆشانەی ئەو حاڵەتانەی کە هۆلی سمایلیان بۆ کرێت کۆنتترۆلی نەخۆشیەکانی پوکیان بکرێت هەین پێویستە پێش ئەوی هۆلی سمایل بکرێت پاکردنەوەیکی قۆڵیان بۆ بکرێت نەخۆشیەکانی پوکی گەر هەیەی چارەسەر بکرێت ئەنجا تەنها ئەوە نییە هۆلی سمایل بکرێت هەنێ حاڵەتە ئەیبینین کە کێشەی نییە بەم شێوەیە کە دانراوە بەڵام بۆنی دوایی بۆنی ناخۆش دەرەکات هۆکارەکەی چییە مەسەن بە هەڵە دانراوە هۆلی سمایلەکە ئەین دانەکان کە دانراوە ئەو کیفانە زیاد براوەتە ناو پوکەکەەوە کێشە دروست بۆ لە پوکەکە یان نەقسی هەیە و کاتە ئەو مادەی کەوتمان پێوترێ پڵک زیاتر کۆ بێتەوە ناتوانێت نەخۆشەکە بە پاکردنەوەی دانەکان ئەو پڵەکە لابا و کات نەخۆشەکانی پوک دەست پێەکە لەبەرەوە پێویستە هەموو ئیشێک پسپۆری تایبەتی خۆی هەیە ئەو کەسانە بیکەن هەموو پزیشکێک ئەو ئیشان دەکەن دکتۆرستان کاتیشمان بەس ئەوڵا زۆر بە خێرایی لە ئەگەری کردنی کەسێک هۆلیوود سمایل بکە و بەڵام گرفتێکی لە دان هەبوو بێت لە پوک هەبوو بێواتە وەکو ئایا تۆ شتێکی خراپ کێشە دەبێت بیشاریتەوە ئەمە لە ژێرە دوایی چ کێشەیەک بۆ کۆی گشتی دووسەکەی هەمووی هەڵبۆشێتەوە هەم کێشە ینی بۆ ئەو دانە کە ئازاری هەیە کێشەی بۆ دروستەکە بەڵێ چونکە هەنێ جار حساسی و ئازاری ئەبێت پێویستە دەمار بڕنی بۆ ئەو کاتە کیفەکە لابەی هەنێ جار کیفەکەشدانیان هەمووی هی ئەو دانە ئەگەر نەنووسابن بەیەکەوە خۆی وا باشترە
هۆڵی ئوسمان هەتا بکرێت وا ئاکرێت کە دانەکان نەنووسێنرێ بەیەکەوە کە دانیان زۆر ڕیزە و زۆر نزیکە لەیەکەوە بۆی ناکرێت وایە بەڵێ باشتر نیکات یەکر خۆی ئاوی نییەوە تەوایتر بەڵام لە کاتێکدا کە دانەکەی کێشەی هەبێت دکتۆر چی ئەگەر کێشەی هەبێت توانی بکە مەسەڵەن کێشەکە لە چیە یەکەم ڕیزبوونەکەی جوان نییە ناتوانێت ڕاستکردنەوە بکە تااقەتی ڕاستکردنەوەی نییە ڕاستکردنەوە کاتی زۆری پاری لە ڕووی کولفۆ ئاماریۆ زیاتری تێچێ ئەو کاتە ئەتوانێت هۆڵی ئوسمان کە بەس بە مەرجێ کێشە لە ڕەنگیان هەبێ ڕەنگیان ڕەنگی زۆر زەرد بێ پێ جوان نەبێ و دووەمیش کلۆری زۆر لە دانەکانی پێش ڕەنگی دانەکە مەسەن زۆر زەرد بێ و بە بلیچینیش تاک ناکرێ هەنێ حاڵەت هەیە بە بلیچینیش تاک ناکرێەوە باشتە هۆڵی ئوسمان زۆر باشە زۆر سپاس بۆ بەڕێز دکتۆر ئەیوب عوسمان دکتۆرا لە بۆرد لا بنیادنانەوەی ددان و هەروە پسپۆڕی نەخۆشیەکانی فوق و جوانکاری ددان جوانەکەی پێیان سپاسکانەکەم بەڕێزم بەڵێ بینەرانی عەزیز ناوڕێکمانەیە و لەگەڵتان دواتر بەردەوامە بین. بەڵێزان دیارە لە هۆڵی ڕۆشنبیری تۆڕی میدیایی کۆماڵ فستیڤاڵی سەدای زێڕین ئەنجامەدات لە ڕۆژی هەینیە ڕۆژی هەینیە لە هۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی فستیڤاڵی سەدای زەڕین بۆ قورآن خوێنەکانە لە نێو ئەو بەشداربوانەشی کەوا لە فستیڤاڵەکە بەشدارە بن قورآن خوێنی نێودەوڵەتی تایە لە سەر هەمووشیانەوە موحسین کارا کە قورآن خوێنێکی دیاری باکووری کوردستانە لە فستیڤاڵەکە بەشدارە بێت لە هۆڵی ڕۆشنبیری لە شاری سلێمانی. بەڵێزان دیمەنێکمان هەیە بەڵێ دیارە دەچین لای ناوڕێک و بەردەوام مدرسەی عیلم و عیرفان قورئان ڕۆژێک بۆ پێکەوە بوونمان ئێوە وەرن تا لە سەرخوانی سەدای زێڕین ڕۆژەکەتان نورانی بکەن تا سەدای پەرزووی قورئان خوێنان ئاوەزمان پڕ بکات لە نور تا بانگی ئاشکرای موحەممەد دڵەکانمان ببا بۆ دوور وەرن پێکەوەم دەرفەتە بقۆزینەوە و شار ئاوێزانی دەنگە زوڵاڵەکەی قورئان بکەین سەربانی تەمەنمان بکەینە بڵندگۆ و بە شار بڵین دوور کات نوێژی شوکرانە بخوێنە کەناڵی ئاسمانی پەیام بە ئامادەبوونی بانگبێژ و قورئان خوێنانی نێودەوڵەتی موحسین کارا یەکەمی جیهان بۆ بانگبێژی لە وڵاتی تورکیاوە عەبدوڕەحمان مامقولی و فواد مەولودی لە وڵاتی ئێرانەوە محەممەد عەزاوی لە شاری بەغدادەوە هەریەک لە سەنگەر شاوێسی و محەممەد جەلال کوردی لە شاری هەولێرەوە لەگەڵ پێشکەشکاری دیاری کەناڵی ئاسمانی پەیام مەحموود کەرکووکی شوێن هۆڵی ڕۆشنبیری حەڤەی 6 2022 کاتژمێر 5 ئێوارە لە فستیڤاڵی سەدای زێڕین چاوەڕوانتانین. دووبارە سڵاتان لێبێت بەڕێزان بەڵێ هاوکارانمان بیتێکیان بۆ ئامادە کردوین کە دیمەنی گوندی دەرگەڵا لە ناوچەی وەرتێکە کۆمەڵێک دیمەنی جوانی ئەو گوندەیان بۆ تۆمار کردوین فەرموون با پێکەوە بینەری.
ڕۆژان دەچینە بڕگەی زانیاری کە ڕۆژان لە پرۆگرامی پەیامی ڕۆژ بڕگەیەکمانەیە بڕگەی زانیاری و هەر جارێک زانیاری لەسەر بابەتێک دەخەینە ڕوو کە ئەم ڕۆژ زانیاریێکمان بۆ ئامادە کردوون لەسەر نانی جۆ فەرموون با پێکەوە بینەوی. سوودەکانی نانی جۆ. بەشێکی زۆر لە خەڵکی نانی جۆ دەخۆن لە جیاتی نانی گەنم. هەندێکیان بەهۆی زۆری کێشیانەوە، هەندێکی دیکەش بە هۆکاری دیکەوە. هەروەها خواردنی نانی جۆ بە تەندروستتر دادنرێت چونکە جۆ پێکهاتەی خۆراکی گرنگی تێدایە. ماڵپەڕی بلاک ئەندمی لە بابەتێکیدا سوودەکانی خواردنی نانی جۆی خستۆتە ڕوو بۆ تەندروستی جەستەی مرۆڤ بەهۆی هەبوونی بڕێکی زۆر لە پرۆتین و بەهای خۆراکی بەسوود. جۆ ڕۆڵی هەیە بۆ پتەوکردنی بۆریەکانی خوێن و بەهێزکردنی ئێسک و جومگەکان بەهۆی هەبوونی بڕێکی باش لە کانزاکانی کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، پۆتاسیۆم، سیلینیۆم. جۆ دەوڵەمەندە بە ڤیتامین A، B1، B2، B6، B12 و C و D و E و K بەمەش سوودێکی زۆر دەگەێنێت بە جەستە. جۆ ڕۆڵێکی گرنگی هەیە بۆ پاراستن و بەهێزکردنی کۆئەندامی هەرس و سیستەمی هەرسکردن. جۆ دڵ لە نەخۆشی دەپارێزێت بەهۆی بەهێزکردنی بۆریەکانی خوێن و نەبوونی چەوری لە نانی جۆدا. جۆ ڕۆڵی هەیە لە دابەزاندنی کۆلسترۆڵ و جێگیرکردنی ئاستی شەکری ناو خوێن. بڵایزان لە بەشی دوهەمی بەشی سێمی پرۆگرامەکەمان باس لە بابەتێکی پزیشکی دەکەین و گرنگی پزیشکان لە بەشداریکردنی کۆنفرانسە جیهانیەکان لەگەڵتان بەردەوامە بین. سەرەتا پێشەوەی بچینە لای پرۆگرامەکەی ترمان بەشی سێمی ڤیدیۆکمان هەیە بینەری دەبین دواتر لەگەڵتان بەردەوام بین.
دووبارە سڵاتن لە بایزان لەم تەوەرەیە باس لە گرنگی بەشداریکردنی پزیشکانی کورد دەکەین لە کۆنفرانسە زانستیە جیهانیە نێودەوڵەتیەکان چەندێک گرنگە پزیشکانی کورد بە هەموو وارە جیاوازەکانەوە ئاگاداری بارەدۆخی پێشکەوتنی زانستی پزیشکی بن لەگەڵ هەموو پێشکەوتنێک لە هەر بوارێکی پزیشکی بێت لەگەڵ ئەنجامی دەرچوونی هەر ئەنجامێکی لێکۆڵینەوەیەکی زانستی شارەزایی بوون و هاوشان ڕۆشتنی پزیشکایی جیهانی پزیشکانی کورد ئەگەر بەشدار بن چه ڕۆڵێکی دەبێت لەسەر پێشکەوتن و کواڵێتی بەرزبوونەوەی ئاستی پزیشکانی کورد لە هەرێمی کوردستان بە میوانداری زۆر بەڕێز خات و دکتۆرە گەشتین کەمال پزیشکی پسپۆڕی پێست و جوانکاری کە لە ڕێ لەگەڵمانە دکتۆرە خان زۆر بەخێر بن. سپاس بۆ ئێوە شەیدا خانگیان سپاس بۆ کەناڵەکەشتا بەخێر بێتەوە و بەخێریش بێت زۆر سپاسانەکە لەگەڵەوەی ئینشەڵا سەرکەوتوو سپاس. ئەگەر لەوە دەست پێکەم دکتۆرە خان دواتر لەسەر و کۆنفرانسانشکەوە بەشدار مەقسەد دەکەین چەندێک گرنگە پزیشکانی کورد بتوانن بەشدار بن لە کۆنفرانسە زانستە جیهانیەکانە ئەمە هەر گرنگیەکی چیە یان باڵن سوودەکەی لە چیایە بۆ پزیشکان لە کۆتاییشا بۆ ئێمە وەکو نەخۆشێک ئەگەر سوودی بە دڵنیاییەوە لە هەموو بوارەکانی ژیانە هەموو ساڵە زانست لە تەقەدومای و لە پێشکەوتنایە ئەمە بەگشتی باسیەکەی لە هەموو بوارەکانی جیهانە جاوەرە تۆ بگرە لە زانستی پزیشکیە چکە ئێوە خۆتان نەزانن زانستی پزیشکی تعاملکردنە لەگەڵ ئادەمیزادە تعاملکردن نییە لەگەڵ تەختەودارە لەبەرەوە تۆ هەموو ساڵە ئەبێ خۆت پێشکەوتوی هەر بمێنیتەوە ئەو چارە سەرانەی کە ئەینوسی بۆ چارەخوازەکانیان بۆ نەخۆشەکانە ئەبێت بە دائیمەن بە ئەبدەیتی و بە تازایی بمێنێتەوە. سوپاس بۆ خوای گەورە ئێمە چەند ساڵانەی ئەخیر کە توانیمانەوەکو پزیشکانی کورد سەردانکردن و بانکێش بکرین بۆ ئەو کۆنفرانسانە. ئەم کۆنفرانسانە کە ئێمە بانکێش دەکرین وەکو پزیشکی کورد بەڕاستی بێ خەڵک پێی خۆش بێ و ئێمەش خۆمان زۆرمان پێخۆشە لەبەر چەند هۆکارێک کاکشوان. یەکەم هۆکاریان ئەوەیە کە زانستی تازە ئەهێنینەوە ناو وڵاتەکەی خۆمان کە لەوانەیە ئێشتا ئێمە بەو زانستە نەگەیشت بێتین حتا ئەگەر بەو زانستەش گەیشت بێتین بەو جۆرە پێی نەگەشتون کە زۆر متەتەور بێ ئەمە لەلایەکۆ ئەو ئامێرانەی کە بەکارهێنرێ لەو شوێنانەیە ئێمە تەخمینمان بۆ دروستە بێ ئێمە شتێکمان بۆ دروستە بێ لە عەقڵمانە کە چۆنی بیهێنینە ناو وڵاتەکەمانەوە چۆنی کۆنێکشن دروستکەین لەگەڵ ئەو شەریکە ئیملاقانەی عالەمە کە چۆنی تەعاملیان لەگەڵ کەین وا بکەین ئەوانش بێنین بۆ کوردستانی ئازیزمان لەلایەکی کەەوە نقطەیەکی زۆر مهم هەیە ئێمە دائیمەن ئەڵێین و چارەخوازانیش زۆربەی کات ئێمە خۆمانە بە چارەخوازەکانمان کە ئێمە چارەسەرێکیان بۆ نووسین بە ئێمە ئەڵێن ئایا دکتۆرەگیان بۆچی ئەم چارەسەرە لێرە بنووسم من خەڵکم هەیە لە دەرەوەی وڵات ئەیهێنێ ئەو چارەسەرە بە لە دەرەوە بۆم بێنن چونکە ماحتراماتی بۆ ئەم قسەیەش بۆ ڕۆزانستێکی باسەکەم ئەڵەن مزداقیەتی بۆ نمونە دەرمانەکان و چارەکان لە کوردستانە نەماوە بەڵام ئەم کۆنێکشنەی ئێمە کە ئێمە بانکێش دەکرین بە فەرمی لەلایەن کۆمپانیا ئیملاقەکانەوە لێ ئەوە تەئید ئەکا کە ئەو چارەسەرانەیەتە ئەم وڵاتەوە چارەسەرەکان هەمووی فەیک نییە مستەناع نیە و مزەیەف نیە و ئەسڵە بڵێ بۆ لەبەری بۆ نمونە ئێستەیەکی وەکو من کە بانکێش کراوم کۆمپانیایەک بانێشتی کردوم بۆ نمونە تۆپی کرێن بە سپاسەوە ئەوان هینە ڕئیسیەکەیان بانکێشتی کردوم ئەو بانکێشکردنی کە لێتەرەکەی کە نووسراوە بۆ سەفارەت نووسراوە کە ئەم پزیشکە کووردە ئێمە بانکێشمان کردو خۆ کۆمپانیاکەی کوردستان نییە ئەوەی فەرمیەکەی فەرەنسایە کەواتە ئەوە دەریە خاکە ئەو مارکەی لە کوردستانە هەیە بۆ نمونە ئەو دەرمانە ئەو دەرمانێکە مزداقیەتی هەیە چکە ئەوەی فەرەنسا من بۆ نمونە خۆمان کە ڕۆشتین بۆ ئیمیکاس لەوێ هەر ئەو جەماعەتەمان بینی لەگەڵ تۆپی کرێمە لەگەڵ کاک دکتۆرە ئەو جەماعەتەوان بینی کە ئەسڵا لە فەرەنسا ئەم تۆپی کرێمە هەیە مەسنەعەکە کێ دروستیەکە ئەو جەماعەتەمان دیوە کەواتە ئەوە دەری ئەخاکە ئەو شتانی کە لێرە هەیە فێک نییە و مزەیەف نییە و ئەسڵەکەیەتی ئۆریجینەڵە ئەمە هەم ئێمە دڵخۆشەکە هەم چارەخوازانیش دڵخۆشەکە قەینا کوالیتی دەرمانەکە لەوانەیە چەنەها جار هەیە من کۆمنت بە شخصی بۆ میە ئەڵێ چارەسەرەکان کە ئینوسی تۆزێ گرانە بەس بەڕاستی دەردی ئینگلیز من دایمەن ئەم قسەی هەموو کاتێ وتومەوە ئێڵەمەوە ئەوەنە دەوڵەمەند نیم شتی هەرزان بکڕم ئەمە ڕێک بوارەکەی لەوایە لەوانەیە بە کرێمێکی زۆر بەسیط کە زۆر باش نەبێ کەسەکە سیرەکەی ئەگزیمای هەیە هەر چارە نابێ هەر چارە نابێت کەچی کە کرێمەگە بینی کوالیتی بەرزی هەیە سیرەکەی زۆر بە سەریعی چارە ئەکرێ ئەو نقطانەیە کەوای لەکە کە ئێمە دڵخۆش بین و چارەخوازانیشمان دڵخۆش بن کە ئێمە سەردانی ئەو کۆنفرانسانەکەی دکتۆر ئەگەر باسێک لەو کۆنفرانسانەمان بۆ بکەین زانین چۆن زانست لەو کۆنفرانسانە وەرەگرن لەوانەیە کەسانێک وا تێبگەن کە تەنها ئەمە دەورەیە کە ئێوە بەشدارن و شەهادەیەک وەرەگرن جوانە حەزمە کرد ئەو سوالە بکەی ڕێک بە دقیقی لەبەر ئێستا
کاتێمە چۆن ئێمە ئێستا چەند شتێک هەیە باسەکرێ بوون بە دوو بەشەوە کوچۆنەڵین هەندێک هەیە سەپۆرتمانەکە کە ئێمە ڕۆشتوین پشگیریمانەکە هەندێکی ژێ ئەڵێ بەعکسەوە ئەم کۆنفرانسانە فیکە خۆ هەموو عالەمەزانێک کۆنفرانسی ئیمیکاس هەر بچیتە سەفحەی ڕئیسی ئیمیکاسەوە با باسێکی کورتی ئیمیکاس کە بەتایبەت ئەم کۆنفرانسەیە و کە ئێوە بانگێشتان کردوون بۆ International Master Course of Anti-Aging Science واتە ماستەر کۆرسی کۆنگرێسی ماستەر کۆرس بۆ زانستی دژەپیریە ئەم کۆنفرانسە لە ساڵی 1994ەوە بدایەت دروست بووە لە فەڕەنسا لە پاریس ئەم کۆنفرانسە دکتۆرێکی نەشتەرگەری جوانکاری دایناوە کە ناوی بنجامین ئاشەرە و سپاس بخواتە ئێستا و پزیشکە لە ژیانایە و هەموو ساڵێکیش لەو کۆنفرانسە تەواجودیە و ئێمە ڕسمیشمانەیە لەگەڵی خۆی و خێزانەکەشی هەردووکیان دکتۆری هین بوون خێزانەکە وەزام دکتۆری پێستە خۆشی پلاستیک سێرجنە هەردووکیان ئەم کۆنفرانسیان داناو لە 1994 لە 1994 ئەوانەی بەشداری کرد بوون 50 پزیشک بوون بەس لەناو ئەوروپایە دوای ئەو وردە ساڵ بە ساڵ ئەمە تەغیراتی بێت سەر هاتووە وای لات و ئێستا لە 15,000 زیاتر پزیشک لە هەموو جیهانەوە بەشداری ئەەکەن ئەم ئیمیکاسە لە ئەمریکاش هەیە لە هندستانیش هەیە لە ئەندەنوسیاش هەیە لە شوێنی تریش هەیە بەس ئەمەی پاریس زۆر زەخمەکەیانە کە کۆنفرانسیش نییە کۆنگرێسە چکە لە کۆنفرانس گەورەترە ئەوەی ئەو شتی کە جیایکاتەوە لەگەڵەوەی بەڕوانامەیە بەدەستهێنی چیە سوالەکەی بەڕێزە شەیداخان ئەوەیە باجوابتان بەمەوە ئێمە ئەم کۆنفرانسە کە ئێمە ڕۆشتین ئێمە نەماوت و ئەمە بڕوانامەمان حاصل کردووە هەرچەنە سەراحەتەن کە کۆنفرانسەکە تاوا کۆنگرێسەکە تاواکەی شەهادە دەیاتێکە ئەم ساڵ لەوێ ئەتێند بووی واتە لەوێ تۆ شادەی بەشداریکردنە شادەی بەشداریکردنە شادەی بەشداریکردن ئەمە ئەوەی تیانە کە تۆ ئەم شەهادەیە بێنی بڵێ من ماستەریان دکتۆرام هەیە لەم ئیشەیە هەموو عالم ئەوە ئەزانێ ئەمە محتراماتی حەز ناکەم چاواشەکاری بێ هەموو خەڵک ئەوە ئەزانێ ئەمە بڕوانامە نییە بڕوانامە شتێکە کە ئەبێ وەرکشۆپ بێ کە خۆ بەدەسی ئیشی تیاکەی کە شتێک بێ بڕوانامەیەک بێبیرێتێ و خۆتان نەزان خوێندنی لەگەڵایە ئەمەیان خوێندنی لەگەڵانیە دیگری لەگەڵانیە تۆ بچیت امتحانێکە بن ئەمەیان دوو شێوازی هەیە یەکێکیانەیە پێوتە ئەکسهیبیشن هۆڵ واتە ئەو قاعاتانەیە کە تایە معرەزێکی دووەلیە باس کراوە لەوەی کە چیتیا هەیە بۆ نمونە فیلەرە بۆتۆکسە ئیشی جوانکاریە ئەو جیهازانەیە کە ئێمە بەکارێنین بۆ تونبوونەوەی پێست و گەشتبوونەوەی پێست خوێندنێکە بە عەمەلی بەڵێ ئەمەیان عەفو ئەمەیان معرەزەکەیە ئەمەیان معرەزەکەی پیشانتەیە کە لە عالەما چی هەیە ئاخیر پێشکەوتنی کەرەستەکانی پێست هەموو شتێک لە بواری حتا لە بواری جەماعەت ئێمە باسی با جوانکاری تەنها نەکەین حەز ناکەم چکە من پێش ئەوەی ئیشی جوانکاریم کردبێت پزیشکی پێستم با باسی پێستکەین نەخۆشیەکانی پێست چارەسەری پەڵە ئێستا ئەگەینە سەرەوە چارەسەرەکانی تر بەگشتی عامەتەن هینە خۆشی بووها قەڵی هیچی ئەڵێ هەموو شتەکانی تێ لە خۆ لەو کۆنفرانسە باسکران یان پیشاندران بەدڵنیایەوە جەماعەت ئەمەیان باسمان کرد وەکو معرەزەکە بەشێکی تری تایە کە پێوترێ میتین هۆڵەکان ئەو هۆڵانەیە ئەو قاعانەیە کە دەرسەکانی تیاوترێتەوە ئەگەر پێتان بڵم ئەم ساڵ ئەوە نە باوەڕە بێ ئیزدیحام بوو وای لێ هاتبوو لە 20 دقیقەیە ئەو هەموو هۆڵە لەواچە جەماعەت بڵم 50 هۆڵ سێ لیڤڵە ئەو شوێنە پالاس دیس کۆنگرێسی ناو ئەو شوێنە لە پاریس هەر ڕێک تەنیشت شانزەلیزەیە لەو منتیقەیە سێ لیڤڵ بووە ئەم سێ لیڤڵە هەمووی پڕە لە قاعە ماشەڵڵا بەرنە ئەکە و دوای لاتبووە بە 20 دقیقە سەرە بنووسی بۆەوەی بەس بچیتە ژوورێ لە 20 دقیقە بەسەرە قەزدم لە قسەیە قەزدم لەوەی کەواتە دوو بەشە بەشێکیان معرەزەکانە کە شتە پێڵە ئەمانە هەیە ئەبدەیتێ بەشێکیان شتە فێرەکە بەس نەزەری ئەتوانین بڵین کە بەشداریکردنی ئێوەیان هەر پزیشکێکی دیکە لەم کۆنفرانسانە ئەچکە ئەم کۆنفرانسانە بۆ هەموو بەشەکان هەموو پزیشکەکان بەشدارە تەنها پێست و جوانکاریش نییە عفوم کە ئەمەی ئینیکاس پێست و جوانکاریە لەگەڵ یان نەشتەرگەری جوانکاری مەبەستە بە شێوەیەکی گشتی عام بوو بەڵام ئەوەی کە ئێوە هەر جار و بەشداری لە کۆنفرانسێکەکەن ئەتوانم بڵێم کە ئەگەڕێنەوە زانستێکی نوێ لەگەڵ خۆتان ئاهێنن بەدڵنیاییەوە ئێمە پۆینتەکەمان وەکو باسمان کرد بدایەت ئەبێ چارەخوازیش پێی خۆش بێ و ئێمەش سپاس بۆخوا پێمان خۆش بێ چونکە ئێمە چەند ساڵێک لەوە چە پێش 2010 ئەم شتە نەبوو ئەم کۆنێکشنە نەبوو لە بینی کوردستان و ئێمە داوەتکرین بووە لەوە چێ لە 2006 ئەوانەیان نەبوو بێ منە کاتە پزیشکی پێست نەبوو مەسەراحەت نەبووە لەبەروی کەس بانگێژ نەکراوە بەدڵنیایەوە ئەمە پۆینتێکی ئیجابیە لە ساڵحی نەخۆشە پێش هەموو کەسێ پێشەوەی لە ساڵحی خۆمان بێ لەبەرەوەی نەخۆش وای لێ لە جیاتی ئەوەی شەیداخانگیان بچێتە دەرەوەی وڵات بڵێ دکتۆرەکان من نەخۆشم هێواڵە قەینا ئەگۆ زەعمان باشە گەرەزایی ئەمە لێرە حەلی نابێ بچۆتە ئەمریکا جاری وای پێڵم باوکە بچیتە ئەمریکاش بەس پارەکەت ئەڕوا چکە بە ئەو عیلما ئەوەی کە من ئێستا پێ دەڵم ئەمە ئەبدەیتەکەیە ئەمە بۆ ناڵم بۆی وەسفی خۆم کەم بەسەراحە دەما بۆ من پزیشکان باسەکەم ئەمە ئەو ئەبدەیتەیە کە لە ئەمریکاش ئەو پزیشکە هەمان قسەت پێڵە چکە ئەو شتێک کە من لە معرەزەکەی و لە شوێنەکەی تراکە میتین هۆڵەکەی و فێر کراوم کۆنفرانسەکە فێر کراوم کە لەوە ئەچێ بڵم
100 جۆر شت باس کراوە 200 جۆر شت باس کراوە لەوانەیە من فریای هەمووش لەلایەن پزیشکی پسپۆرەوە بەڵێ بە دڵنیایە بەڵێ هەموویان چی تازە بۆیە ناوێت تۆ دکتۆرە بەڵێ بەسەر چاو ئەگەر وەکو ئەپدەیتێکی تازە طبعاً ئەگەر من باسی ئەو کۆنگرێسەکەم ئێستا بە 2 ڕۆژ کە 3 ڕۆژ بۆ هەموو ڕۆژ شتێکی ئەوە ینی تۆزێکەوە دڵخۆش کرد من زیرەکیش بووم لە سەعات 8 بەیانیەوە ڕۆشتم بۆ کۆنگرێس بەتایبەت لە بواری پەڵەیە چونکە زۆر جار بەڕێزەکان ئاماژە بۆ ئەوە دەکەن کە پەڵا بە هیچ جۆرێک یانی دەتوانین بڵێن ئەچێتە بابی نەخۆشیێکی در ئینکارە پەڵاڵی ئەیەوە پەڵە ئینکارە و ئێستا هەر باسیەکەم و هەر باس کراوەتەوە یەکەم قسە ئەو پرۆفیسۆرەکە باسی کرد لە مەوزوعی پەڵەیە کە یەکتەن قاع باسی پەڵە کراوە بەزە و قاعی کە من تەواجودم هەبوو ئەیود بە نەخۆشەکەت بڵێ مع الأسف ئەم قسەیاڵم کە نەخۆشیەکە درێژخایەنە ئەبێ لەگەڵ یا معایشە بکەش زۆربەی جۆرەکانی پەڵە لە 150 بۆ 60 ئێمە ئەڵین معایشە بکەیت بەس قزمان لە چییە چارەسەری هەیە چارەسەری هەیە بەتەواتی لاچێ بەڵام کاڵین بەتەواتی لاچێ طبعا شەیداخان بە پێی جۆری پەڵەکە بەڵام لەگەڵ ئەوە شابێ کەسەکە پریڤێنشن واتە ویقایی خۆی کا لە خۆر چونکە بە دڵنیای و گەڕانەوەی زۆر سەریعە کاتە یەکێک ڕۆژێ لە ڕۆژان پەڵەی هەبێ احتیمالی گەڕانەوەی هەیە ئەو شتە ئەپدەیتە چیەکە بۆ نمونە باس کراوە لەوێ یەکێک لە چارەسەرەکان کە ئێمە دایمەن باسمان کردو بۆ بواری جوانکاری باسمان کردو تومانە بۆ تۆکسە چرچی ناهێڵە هەموو کەس ئەوە ئازانێ بەس ئەوەی کە زۆر تازەیە ئەوەیە بۆ تۆکسە بۆ پەڵە واتە گەر بۆ تۆکسکەی بۆ پەڵە باشە بەڵام بە پێی جۆری جیاوازی هەیە بە پێی جۆری و بۆ تۆکسی کە بەکارێنی برانی تایبەتی خۆی جۆری پەڵەکە جۆری بۆ تۆکسەکەش ئەگۆڕێت نەخێر من قەزم لەوەیە جۆرە بۆ تۆکسێکی تایبەت هەیە کە ئەو توێژینەوەی کراوە لەسەری ئەو بۆ تۆکسە وایە تایبەتە بەپەڵە بە مایکرۆنی دڵین ئەکرێواتە وەکو ئەو جۆرە نییە کە ئێمە یکەین بۆ ڕوخسار بۆی چرچینەیەڵین شێوازێکی تەکنیکی ئەمە پێش لە کورسان کراوە بە هیچ جۆرە و من ئەمە یەکەم جاریشم بۆ لەوێش بیبیستم حتا پزیشکانی لەگەڵش مابوو بەڕێستان ئەو توانێتان با بڵێن لەوێ وەرگرتووە لێرە بتوان ئەو شتەکە زۆر یعنی زۆر بەسیترەوە لەوەی کە ئێمە تەوەقعمان کرد طبعا توێژینەوەش لەسەری هەیە لەو بارەیەوە ئەم بەشتان ئەنجام داوە بۆ نەخۆش کە سوودی لێبینی بێت من جەماعەت ئەگەر ئاگادار بن من 2 ڕۆژە گەڕامەتەوە ڕاستی هەتا ئێستا ئەنجامم نەیاوە و دڵنیاش بن طبعا خۆی کە ئەنجام ئەیرێ چەند جەلسەیەکە یەکسەر بە یەک جەلسە کەسەکە با ئەوەش بزانن فەرق ناکە و جەلسە بە جەلسە و بەپێی جۆری پەڵەکەش بڵێن لە جەلسەیەکە گۆڕانکاریەک ڕووبا بە دڵنیایەوە ئەبێ گۆڕانکاری ڕووبا خۆی ئەمە نۆرمەڵی کە چارەسەری پەڵە وەرەگرین بە دڵنیایەوە لە جەلسەیەکەما بە کەیسەکە وعدی ئەینێکە لە 120 بۆ 30 فەرقەکە هەرچەنە ڕاستی من پێشەوە ئەمە بەدەر لە کۆنفرانسەکە ئێستا ئێمە شتێکی زۆر تایبەت هاتووە بۆ پەڵە تەقشیرێکی کیمیاییە با ناوەکەی نەهێنم لەبەر ئەوەی کە نەبێ بە هین بۆی بۆ ڕکلامین ئەو جۆرە زۆر بەڕاستی زۆر سەرکەوتەوە تام بڵم لە ساشتا بۆنەوەی لەم بیانی بەشە تازەش کە بەڕێز داماژەی پێ باسی ئەوە کراوت بەڕاستی من ئەمانم تاقی نەکردوەوە ئەمەی بۆ تۆکسەکە بۆ پەڵە بەڵام ئەوەی ترم پێش ئەوەی بچم بۆ کۆنفرانسەکە تاقی کردوەوە نەتیجەشم دیۆ چکە لە بیدایەتی ڕەمەزانەوە من ئەوم لەسەر کەیسی خۆم چەند کەیسم کردبێ یەک کەیسیان نەبووە ئیسفادەی لێ نەکرد بۆ هەمویان ئیسفادەیان لێ کردو حتا بە داتاژ لەلامە زۆر باشە. دکتۆرە گەشین هەر دەربارەی بەشداریکردنی پزیشکانی کورد لە کۆنفرانسە زانستیەکان بە درایکراوی پزیشکانی پێست باس لەوە دەکرێت زۆر جار بەشێک لە پزیشکان تێبینیان لەسەر چۆنیەتی بەشداریکردنەکە هەیە یان با بڵێن تەرەفێکی گلەی هەیە دەمێ بزانم ئەو نیگەرانیانە لەسەر چۆنیەتی بەشداریکردنەکە یان لەسەر هەر بەشداریکردنەکەیە لەوەی کە پزیشکەیەک دەچێتە دەرەوە زانستێکی نوێ دێنێتەوە ینی هەر بۆ گەڕانیش پێ بێتەوە هەر تۆزێ مشکی پزیشکەکەی هێور بێتەوە باشتر لەگەڵ ڕەنگە چارەخوازەکانە ماوەڵەکە لەم چەند ڕۆژەی پێشوا شتێکا مێنشن کرابووم لە فەیسبوک حەزیشم نەئەکرد مێنشن بکرێن بەس مێنشن کرابووم باسی ئەوە کرابوو کە ئایا ئەو شتانە ئەمە بڕوانامەیە یان کۆنفرانسە هەموو عالەمەزان ئێمە بە ڤیدیۆ دامانناوە بەشت دامانناوە کە بەشداریمان لە کۆنگرێسێکا کردووە یعنی ئەمە هەموو دنیا ئەمە شایەتەوە زانێ من نەماوە تۆ بڕوانامەی ئەو ئیمی کاتمان بەدەستهێناوە حتا پێناسەی هەیە کردووە بەڵێ بەڕای من حەق نییە پزیشکان نیگەران بن ئەگەر تۆزێکی کەمیش بێ نیگەران من چکە بەسەراحەت ڕۆژێ لە ڕۆژان لەوانەشە خۆی ئەو پزیشکە بەڕێزە خۆشی لەو شوێنە ئەتێن بێ و لەوێ بەشدار بێ بەڕاستیش ئێمە هیچ زەرێکمان نەگەیانوە غەیری ئەوەی علممان هێناوەتەوە غەیری ئەوەی کە ئەبدەیتی تازەمان هێناوەتەوە بۆ چارەخوازان غەیری ئەوەی کە خۆمان ئەبدەیت کردوێتەوە لەو بوارەی کە خۆمان ئیشی تیاکەین خۆی مەژەمان توانی سەفەری سیاحیکەین محتراماتی خۆ سەفەری سیاحیش هەیە بەس ئەمە خۆ سەفەری سیاحی نیە ئەمە کۆنگرێسە من باوەڕتان بێ جەماعەت خودی خۆم لە کاتی امتحانی مناڵەکانمان ڕۆشتم بەس زانی ومە زۆر ضرورە ئەبوایە بڕۆشمایە چکە خۆ کۆنگرێسەکە لەبەر من ناچێت تەجیلیکە کەواتە ئافۆن شەیداخان ئەمێ ئەوە بڵێم یعنی
کە گلەیەگە کرێت گلەیەکە لە چۆنیەتی ینی بۆ تۆ ڕۆیشتی بۆ ئەو ڕۆیشتەکە یان لەو شوێنەی کە بەشدارێ لەسەر کوالیتی شوێنەکان بەڕێزان ئەمە بەگشتی ئێمە ئەوە ئازانین کە ئێمە بانگێش دەکرین کۆمپانیا ئەمانکە ئەم کۆمپانیایانە دوو بەشە هەندێک پزیشک هەیە بەڕاشکاوانە ئەم قسەیە لە کەناڵەکەی ئێوەڵم هەندێک پزیشک هەیە بەڕای من خۆی و زەمیری خۆی دەورە بینێت چۆنی بانکێش کراوە هەندێک پزیشک هەیە بە دیڵ ئەیکە ما احتراماتی یعنی بۆ نمونە ئەڵێ تۆ ئەوەنە قطعام بۆ بنووسە ئەوەنە من بامەڕوونی کەمەوە بەزمانەواتە پزیشکێک بەشداری پێکرێت لە کۆنفرانسێکی جوانەسی بەڵام ئەبێ لە پای ئەوەی کمادام فڵان کۆمپانیان پزیشکی میوانداری کردووە دەرمانەکانی ئەو بەکاربێنەیان زیاتر لە سنتەرەکەی دەرمانەکان بنووسن بەڵام سوپاس بۆ خوای گەورە زۆربەی پزیشکەکان من لەمەوە ئەیڵم هەتا ئێستا من دڵنیام لەوە چکە و پزیشکاری کە سەردانی ئەو کۆنگرێساناکەن سوپاس بۆ خوای گەورە مستەوای الحەمدوللا معیشیان ئەوەنە باشە لەوا چێ لەوێ سێ ئەوەنە سەرفکەن من ئێستا پێش کۆنفرینەکە بۆ ماسکردن سێ ئەوەنە سەرفەکەن کە لەبەرەوە پێویستیان بەو پارەکەمە نییە کە کۆمپانیاکە دووسێ شەو هۆتێلیان بۆ ئەم ڕۆژ لەلایەن پزیشکەکانی دیکەوە دەگیرێت لەوانەیە کەسێکی ئاسایی شارەزایی ئەم جۆرە بەشداریکردن لە کۆنفرانس و شتیان نەبێت قسەکە و زۆر جوانە خۆی مشکلەکە لەوەیە کە پزیشکێکە و قسەیە بکان ناخۆشە هەموو پزیشکان ئەزانن لەگەڵ ئەوەیە کۆکین کە وەکو باسم کرد پزیشکەکە و زەمیرەکەی خۆی دەورێ بینە ئەگەر جەماعەت من زەمیری خۆم بفرۆشم لەم کەناڵی تۆ ئەو کۆمپانیایی کە من لەگەڵ یا سپۆنسەری کردوم و ڕۆشتم خۆی تێ ئەگا کە من ئەگەر لێرە دوو لە ڕووی بەڕێستان درۆ بکەم یان ڕاستکەم کەواتە ئەوە تۆزێ خۆش نییە بەڵام من دڵنیاتانەکەمەوە پزیشکانی پێز بەگشتی باس ئەەکەم من باسی ئەو بەشاکەم کە خۆمیتیان سوپاس بۆ خوای گەورە خۆیان ئەوە نە مستەوای معیشیان باشە پێویستیان بەوە نییە کە کۆمپانیا سوپاس بۆ خوای گەورە خۆیان بفرۆشنەوە زەمیری خۆیان بفرۆشنەوە بەڕای منیش ئەو پزیشکانەکە نیگەران بن بەڕاستی حەقی نیگەرانیان نییە بەعکسەوە بە پێیان خۆش بێ من کە هاتوومەتە دەرێ جاریوە بۆ محازڕەیەکە بۆ گروپێکماندانەوە ئێمەی پزیشکانی پێست لەگەڵێکە هەوڕێکانمان کە لەوێ بەشدار بووین من وتومە تۆ بڕۆ ئەو محازڕەیە فڵان دکتۆر تۆ ئەوەی تۆم بۆ بێنەرەوە بزانام چی ئەویش بە منی و تۆ ئەوەی تۆم بۆ بێنەرەوە بۆیم ئەلحەمدولیلا هەمومان فریای هەمووی بکەین یعنی ئەوە کۆکین لەگەڵەکە لەبەرەوە ئەگەر پزیشکێنی گەران بێ بەڕای من ئەو پەڕی ناخۆشیە یعنی بێ چارەخواستی ئەکەوێ نازانێ باوەڕ بە من کایان باوەڕ بە پزیشکە بەڕێزەکەی ترکە زۆر باشە وەبزان وەڵامەکەمان دەستکۆمادان با هەبچینەوە سەر بابەتی چارەسەرەکان ئاخیر با بڵین زانیاری چارەسەری ئێکزیما کە لە کوردستان لە بەروی خۆرەتاوێکی ئۆزانم بەتینمان هەیە و خۆڵ و ئەمانە زۆر ئەم حاڵەتەمانەیە لەو کۆنفرانسە دەربارەی چارەسەرەکان بە بەردەوامی لە کۆنگرێسەکە باسکراوەتەوە تەنها مراتب ئیمۆلیەنت بەردەوامی ئاخر ئەبدەیت بەس ئەوەیە بەڵام ئێمە چارەسەری ئەشعی فەوقە البەنەفسەجیش هەیە کە چەند ساڵی پێشوش هەر هەبووە بەسەراحەت بۆ کەسانی کە ئێکزیماکەیان زۆرە ئەوەش هەیە بەدڵنیایە کابینێ و ئەچیتە ناوی ئێکزیماکە کەمەکاتەوە بەزەوە چەند ساڵی پێشوە هەیە یعنی ئەوە شتێکی زۆر تازە نەبووە بەلامان ئەمە تەنها بە دەرمان ئایا هیچ چارەسەرێکی دیکە هەیە وەکولانەیە کەسانێکە بێت کە بە خواردنێک وای لێ بێت بەڵێ آخر شەیدا خانگیان ئێمە جۆری ئێکزیماکانە بێت پۆلێنکەینەوە بەپی ئەوە جیاوازە ئایا خەڵک هەیە ئێکزیمای هەیە بەس ئەزانی من دوێنێ مناڵێکم بۆ هاتووە جەماعەت شتێکی زۆر سیر مناڵێکم بۆ هاتووە بەس دەسی بەس ئەمەنەی ئێکزیمای هەیە هەر لێ پرسم طبعا خۆی ئەبێ پزیشک بەڕاستی کات با بنەخۆش ئەمە واقعەکە بەس ئەوەش نەخۆشەکەش ئیستیغلالی کاتەکە کا خۆی نۆرمەلی لە وڵاتانش 10 دقیقە کاتەیە جاری وایە ئەچێ تەچارەک و 20 دقەش سەیرەکەم کە زۆرم لێ کۆڵیەوە مناڵەکە تەسەورەکەن بەچی ئێکزیماکەی هەیە لەبەرەوەی ئەڵێ قاتی سەرەوەن ماڵەکەی باوکی ژنەکە لە قاتی خۆیان باوکی مێردەکەی باس کرد ئەم مناڵە هەموو لەحزەیە دەسەخاتە سەر ستارەی ماڵەکە واتە هەموو لەحزەی ئاواسی سەرەوەکە قسە لەگەڵ ئامۆزا و شتەکانیاکە ڕێک وازەح دیارە کۆنتاک دێرمەتایتسی پێوتێ واتە ئێکزیمایە بەهۆی شتێکەوە کە بەریەکەوێ دیارە هەستیاری هەیە بەو چی من تۆیە خۆڵە لەوێ هەبێ ئەفوهین یعنی سیاجەکە تەسەوەرکە هەستیاری بە سیاجەکە هەیە کە ئیتر ئاسنە شتی هەرچ شتێکە کەواتە بەپی جۆری ئێکزیماکە گۆڕە چارەسەرەکەش بەپی جۆرەکەی هەرە گۆڕە ئێکزیما هەیە بەهۆی خواردنەوە ڕۆیە ئێکزیما هەیە من دەست بەم لەم قەنەفەیە لەوە چی قەنەفەکە ئەم قماشە شتێکی تیا بێ من هەستیارم پێی ئێکزیما هەیە لە پیاوانە ڕوویاوە منطقەی پشتێنەکەیان لەبەرەوەی بەس ئەو منطقەیە نیکڵی تایان هەر شتێکی تریتە ئێکزیما کەواتە بەپێی جۆری ئێکزیماکە جۆری خواردنەکەش بەدڵنیایە ئەگۆڕێ زۆر باشە دکتۆرەخان کاتمان
دوو دقەش لە ڕووی ئەوەی هەمانە بەسەر چوە بەڵام ئەیە بەڕاستی جارێکی ترەوە بپرسمەوە درەنگ دەستمان پێکرد درەنگ دەستمان پێکرد بۆی حەقی تەواو بە بابەتەکە بدەین جارێکی ترۆکو پزیشکێکی کورد بەگشتی لە پێشاوەکو پزیشکێش دووبارۆکو پزیشکێکی پێست و جوانکاریان نەخۆشیەکانی پێست چەندێک گرنگە ئێمە یان با بڵێن پزیشکان ئێوەی پزیشکان بەشداری کۆنفرانسەکان بکەن لەژێر هیچ ناونیشانێک و هیچ بیانوێکە مەسەنەن خۆ نەپارێزن یا خۆت نیشانی پرسیار دروستکردن لەسەر بابەتەکان لە کۆتایە ئامانجەکە میمە بۆ ویژدانی دکتۆرەکان و گرنگیدان بۆ باری زانستی. دڵنیایەوە ئێمە ئەڵین یەکەم زەمیری پزیشکەکە دەورە بینیە دومیان ئەبێ پزیشکەکان هەموو ساڵێک بەس تەنها من باسی پێست ئەەکەم بەس خۆی هەموویەتی بەگشتی ئەبێ هەموو ساڵی خۆیان ئەبدەیتکەنەوە ئەبێ ئەو زانستە تازایی کە هەیە ئێمە لە هەموو ساڵێ لە ئەبدەیت تابین ئێمە مووقعمانە ئەیرێتە جاریوە هەیە پێمانەوترێ لەم مووقعە سەیری چارەسەرە تازەکان کە بۆ نمونە ئەوەش مهمە ئیمیکازیەکە لە شتەکانی تری کە زۆر زۆر مهمە و بەلامەوە بەپارە تۆ ئەچی ئەیکڕی ئەمایان دکتۆرەکە پزیشکەکە خۆی بەپارەیکرە هەموو ڤیددیۆکانی ئیمیکاز بۆ نمونە تۆ لەو 500 حازڕەیە بەشدار نەبووی ئەچی لێ ئەیتەوە بۆ یەگەل لە یەیتۆ سلێمانیش تۆ ئەو شتانی کە فریای نەکەوتوی هەم دیسان ئەبدەیت بی ئەمەش باشە بۆ ئێمە هەموو جارێک دکتۆرە زۆر جار پێما بێ و کۆنفرانسانش دێنە وڵاتی خۆشمان بەڵە بەدڵنیاوە ئێمە سپاس بۆ خوای گەورە کۆمەڵی پزیشکانی پێست ئێمە هەموو ساڵێک ئەوەمان هەیە کۆبوونەوەمان هەیە باز لە چارەسەر تازەکانەکەین تەبعەنەوەی هێنینەوە لەوێ ئێمە ئەیڵینەوە جاریوا هەیە و جاریواشەیە کەسەکە پزیشکە بەڕێزەکانمان هەندێکیانەیە توێژینەوەی زانستیەکەن سپاس بۆ خوای گەورە ئەبدەیتی تازە ئەهێنەوەڵە من لەم چارە خوازای بۆ نمونە دە کەسم هەبوو بەوە چارە بووە. بڵێ دکتۆرە گەشین کەمال زۆر سپاس لەم تۆرێ لەگەڵ مامووی دەستان خۆش بێ لەشتان ساوێ خۆشحاڵ بووم سپاسانەکەی. بەڵێ بینەرانی عزیز و خۆشەویست پرۆگرامی ئەمڕۆژمان بەم شێوازە بە کۆتا گەشتا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ. خواتان لەگەڵ.